بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ یەکی دوانزە ساڵ بەسەر دەستپێکردنی پەخشی یاسایی کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردیدا تێدەپەڕێت. تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام لەم یادەشکۆدارەدا پیرۆزبایی شایستە ئاڕاستەی بینەرانی پەیام و سەرجەم هاوڵاتیان دەکەن. پەیمانیش دووپا دەکەنەوە وەک هەمیشە پەیام مینبەری بوێری و حەقبێژی بێت و ببێتە ئاوێنەیەک کە هەمووان خۆیانی تێدا ببینەوە. بەڕێزان لەگەڵمان بن لەم ڕووماڵە تایبەتە چەند سەعاتیەتە کە پەیام تایبەتی کردو بە یادەکەی خۆی تێیدا سەربوردێکی خێرایی ساڵانی خزمەتی پەیام و گەنگەشەی ئەو ڕەهەندانە دەکەین کە پایەکانی کاری پەیامیان لەسەر ڕاوەستاوە و بوونەتە مەڵۆیەک بۆ سەرخەرمانی کەناڵی ئاسمانی پەیام. یا با بڵین بوونەتە مەڵۆیەک بۆ سەرخەرمانی ڕۆژنامەگەری کوردی لە سەرانسەری کوردستاندا. فەرموون پێکەوە بڕگەکانی ئەم ڕووماڵە دەبینین. من و هاوکارم جەلال محەممەد لە سەعات و نیوی یەکەمدا لەگەڵتانە بین. دوجار هەردوو هاوکاری بەڕێزمان کارزان و مامۆستا سالار لە سەعات و نیوی دووەماواتە ئەم ڕووماڵە 3 سەعات ئەخایەنێت و لە خزمەتتان نابین لەگەڵ هاوکارم جەلال سڵاوی بکە. زۆر سپاس کاکدانا. بەناوی خوای گەورە و میهرەبان ئەزیزان و خۆشەویستانی پەیام سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم کە لەگەڵ کاکدانا لە خزمەتتانین لە یادی 13مین ساڵ یادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی ئەو ساتەوەختەی کە دیارە هەموو جیهان تەنها کوردی لە چوارچێوەی هەندێک بابەتی تایبەت بە تایبەتیەکێ لەو پێناسانەی کورد کە کرابوو هەر کورد هەمیشە دڵخۆش و خەریکی هەڵپەڕکێ و بابەتە و ئەو بابەتش کە زۆر پشتگوێ خرابوو بابەتە ئاینیەکەیە کە پێناسی سەرەکی کورد واتە موسڵمان بوون واتە ئیسلام تێیدا ئاوێتەیەکی تەواو لەگەڵ کەلتوری کوردیدا هەیە. بۆیە کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی توانی پێناسی ڕاستەقینەی کورد بە هەموو جیهان بناسیێنێت. لە هەمان کادا لە بابەتی کاری ئازادی و ڕۆژنامەگەریدا کاکدانا پەیام توانی ببێتە مینبەرێکی ئازاد بۆ سەر لەسەر ئەمانی تۆ ئێمە ڤیتی و راپۆرتی تایبەتمان هەیە. با ئێستا یەک پشووی کورد وەربگرین و دەست پێ بکەین. واتە پشوێک وەرەگرین دەست لەسەر چی پێشکەشیان بکەین دوای ئەوەینەوە لایەن پیان ئەڵێن. زۆر باش. ئەو کاتەی کە هیچ کەس چاوەڕوانی نەبوو کۆمەڵی ئیسلامی کوردستان توانی لە بەرواری 1 ساڵی 2008 پەخشی فەرمی کەناڵی ئاسمانی پەیامی خۆی دەست پێ بکات. بایستەش پێکەوە مێژوویەک یا لاپەڕەکانی مێژووی خۆمان لە 13مین ساڵ یادی کەناڵی ئاسمانیدا لە راپۆرتێک پیشانتان. بەڵام پێشی بچینە لای راپۆرتەکە لەو راپۆرتەیە جەلال ینی من بە کورتیەک باسی هەندێک بابەتەکەم کە بۆ نمونە تاو کاتەی پەیام دامەزرا میدیای کوردی میدیای دوو حیزبی دەسەڵاتدار بوو. ئەوەی خەڵکی بینی تەنها کۆمەڵە شت بوو کە وەکو پێویست لە ینی ئاوێنی کۆمەڵگەکە نەبوو. بەڵام کاتێ کەناڵی پەیام دامەزرێ ڕوویەکی دیکەی ڕاستەقینەی گەلی کورد پیشان ئەدا. بۆ نمونە خزمەتێکی زۆرەکە بە مامۆسانی ئاینی بە مینبەر ئەو کاتێک کە لەشک بەسەر ئافرەتێکی باڵاپۆش لە کەناڵەکانی تر هەر دەرناکەوە یا زۆر کەم دەرەکەوێ دوجار بە بینەری کورد لە دەرەوەی وڵات و لەوانەیە کە کەناڵەکانی کوردیە بینن ئەوترێ کاکە گەلی کوردستان هەر ئەمەنیەکە لەم کەناڵانەوە پیشانە درێ. ڕوویەکی دیکەشی هەیە، منارەی هەیە، تەکەی هەیە، خانەقای هەیە، وانە هەر شەقامی جوانی نییە، شەقامی وێرانیشی هەیە، کۆڵانی خانووی گڵیشی هەیە. ئەم راپۆرتەکانی ئیتیمامەدابەوە یەکێ لە لاپەڕەکانی دیکەی مێژووی پەیام خزمەتکردنە بەکاری ڕۆژنامەنووسی و ئازادی کاری ڕۆژنامەنووسی. ئەو کاتێک کە پەیام دەستی بەکار کرد وەک خۆت ئاماژەت پێکرد چەندها کەناڵەکانی دەسەڵات هەبوون کە پرسێک وەک ڕەخنەگرتن زۆر کەم بوو یا هەبوو زۆر بەرتەس بوو. بەڵام ئێستا کەناڵی ئاسمانی یا میدیایەک نەماوە لە هەرێمی کوردستاندا
کە پەروەردەکارێک یا قوتابیەکی مەدرسەکەی پەیامی تێدا نەبێت. بەرحاڵ لاپەڕەکان زۆرن کاڵیان دەینەوە بەڵام راپۆرتەکە هەمومان پێ دەڵێت. با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بسم الله الرحمن الرحيم توكلنا على الله العزيز الحميد حسبنا الله ونعم الوكيل. بەخۆشحاڵیەوە بە خێراتنی هەموو لایەک دەکەین. سپاس بۆ ئێوە کە بەدەم بانگێشتەکەمانەوە هاتوون، بە تایبەت ئەو بە ڕێزانەی لە شوێنە دوورەکانەوە تەشریفیان هێناوە. سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بینەرانی بەڕێز لە هەر کوێ هەن کە ماوەیەکی زۆرە لە چاوەڕوانیدان. گومانی تێدا نییە بەهۆی بوونی سیستەمی نوێی جیهانی و پێشکەوتنی تەکنەلۆژیاوە میدیا بە شێوەیەکی گشتی پێشکەوتنی گەورەی بەخۆوە بینیوە. لە لوتف و کەڕەمی بێسنووری خوا بە زیاد بێت کە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک توانیمان کە کەناڵی ئاسمانی پەیام بنیاد بنین و بیخەینە سەر سکە و ڕەوڕەوەی خۆی. یەکی 12/2008 کەناڵی ئاسمانی پەیام وەک میدیایەکی بەرپرسیار دەستی بە پەخشی یاسایی خۆی کرد. ئەمە ساتەوەختێکی گەشاوە و دیارە لە دیرۆکی ڕۆژنامەگەری کوردیدا. بەو پێی ئەم کەناڵە بۆ یەکەم جار دەواازەیەکی فراوانی بێسانسۆری بەڕووی ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران و هاوڵاتیانی کوردستاندا کردەوە، تاوەکو ڕای خۆیان بەو پەڕیازادیەوە لەسەر ڕەهەندە جیاوازە سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی و ئابووری و تێکڕای بوارە جیاوازەکانی دیکە بخەنە ڕوو. بۆ یەکەم جار کەناڵی ئاسمانی پەیام وەک میدیایەک توانی ئەرکی دەسەڵاتی چوارەم لە بەرامبەر حکومەت و دەوڵەتداری جێبەجێ بکات، چاودێری وردی کارەکانی حکومەت و خزمەتی خەڵک بکاو، بە زمانی ڕەخنە لە بەرژەوەندی گشتی قسە لە سەرکار و پرۆژەکانی سەرجەم دەسەڵاتی یاسایی و جێبەجێکاری و دادوەری هەرێمی کوردستان بکات. خەڵک لە حەقیقەتی ئەوەی دەگوزارێت لە بەحیزبیکردنی دامەزراوەکانی کوردستان و گەندەڵی و دزی و بەتاڵانبرنی سەروەت و سامانی خەڵکی کوردستان ئاگادار بکاتەوە. یەکی کانونی دووەم لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا ڕۆژێکی دیارە. تێیدا بۆ یەکەم جار کەناڵی ئاسمانی پەیام توانی خزمەتی گەورە بە ڕۆشنگەری ئیسلامی و بانگەوازی ئاینی و گرنگیدان بە بەها باڵەکانی کۆمەڵگە و قورئان و مزگەوت و سروتە ئیسلامیەکان بکات و لە بەرژەوەندی کۆمەڵگە زیندویان بکاتەوە کە ئەمە تا ئەو کات لە میدیای ئاسمانی و سەرانسەری هەرێمی کوردستاندا نامۆ بووە. لەگەڵیشیدا گوتاری سیاسی ئیسلامی وەک خۆی گەیەندرایە هاوڵاتیانی کوردستان و هەموو ئەو چاواشەکاریانە ڕاست کرانەوە کە تا ئەو کات لە بری ئیسلامیەکان خەڵکی پێچاواشە کرابوو. کەناڵی پەیام وەک میدیای بەرپرسیار و میدیای خەڵک و لەبەرەی خەڵک و لە بەرژەوەندی خەڵک کاری میدیای خۆی دەست پێ کرد و هەمیشە لە ڕێگەی پەیوەندیەکانیەوە خواستی خەڵک و کاردانەوەکانیان و ئازار و مەینەتیەکانیان و ڕای خەڵکی زانیوە و لە پلان و پەیامەکانیدا جێی کردوێتەوە و بە دەسەڵاتدارانی ڕاگەیاندووە تاوەکو بتوانێت بارکی سەرشانی خۆی هەستێت و ئەو هەستە ڕاست بکاتەوە کە میدیا تەنها لە خزمەتی حیزب و دەسەڵاتدایە و تەنها بەندبێژەکانی بەرپرس و حزبی دەسەڵات دەبێت ڕۆژی تیا بکەنەوە. لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیام خێزانەکانی کۆمەڵگای کوردی ئاهێکی ئاسوودەیان هەڵکێشا و دڵنیا بوونەوە کە تەلەڤیزیۆن دەکرێت لە ناو خانەوادە و خێزانەکاندا ڕۆڵی ئیجابی بگێڕێت و سەربەرزانە خانەخوێ و میوان پێکەوە بەبێ ترس و شەرمی شکاندنی بەها کۆمەڵایەتیەکان تێڕامێنن و سەیری بکەن. هەواڵ هەمیشە لە کۆمەڵگایەکی بە سیاسیکراوی وەک هەرێمی کوردستاندا گرنگی زۆری هەبووە، بۆیە کەناڵی ئاسمانی پەیام لەم سێکتەرەدا ڕۆڵی بەرچاوی جێڕاوە و قورسایی کارەکانی خۆی پێدا تاک و ڕاست و دروستترین هەواڵ بگەێنێتە بینەران و با ڕووداوەکانیان ئاشنا بکات و بزانن حەقیقەتی ئەوەی دەگوزەرێ نەک ئەوەی دەوترێت چییە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران. بەرنامەکان پانتایی فراوانیان بۆ شرۆڤەکردنی دەقاینیەکان و لێکدانەوە سیاسیەکان و خستنەڕووی بەها کۆمەڵاتیەکان و پیشاندانی جوانی و ژینگەی کوردستان و باسکردنی کەرتی ئابووری و کشتوکاڵ و سەرخان و ژێرخانی ئەم هەرێمە دابین کرد تاوەکو بینەری کوردی جارێکی تر پێیان ئاشنا بێتەوە.
خۆم بە پێ خۆشحاڵ دەزانم کەوا لە یەکەم ئەڵلقەی بەرنامەی بەخشین زۆر جاریش بە تەنیشت ئەرکە میدیایەکەیەوە لە خەمخۆری پڕکردنەوەی کلێنی ئەرک و بەرپرسیارەتی حکوومەت کەناڵی پەیام دەبوویە هاوبەش و ساڕێژکەری برینی خەڵک و خێزانە هەژارەکان و پرۆژەی خێرخوازی و کەمپینی بەهاناوەچوونی ڕادەگەیاند. لەم بوارەشدا بەرنامەی بەخشین وەک خۆرێکی گەشی حاشا هەڵنەگر توانی بەدەیان ملیار دینار کۆمەکی ببەخشێ و بە هەزاران خێزان و مناڵی بێباوک لە نەهامەتی و نەبوونی ڕزگار بکات. میدیایەک بەم ئەرکەوە پێویستی زۆری بە توانای دارایی دەبێت تاوەکو بتوانێت ژیانی کارمەندەکانی و ئامێر و تەکنەلۆژیای پێویست بۆ کارکردن و خەرجی کاروبارەکانی دابین کات. بەڵام ئەمە نەک وەک پێویست بەڵکو زۆربەی کات بە تەواوی سفر دەبوویەوە و بە تەنها چاوی لە نەبەردی و لە خۆبردووی کارمەندەکانی دەبوو تاوەکو درێژە بە کارەکانی بدات. دیارە کارکردنی میدیاش بەم شێوە گرانەوە ڕوبەڕووی ئاستەنگ دەبێتەوە. لێرەوە کەناڵی ئاسمانی پەیام کاروانی خۆی بەڕێ کرد و بە درێژایی 12 ساڵی تەواو کاری پڕخزمەتی خۆی درێژە پێدا. گەرچی نەیارانی ئەم کارە پیرۆزە هەمیشە لە کەمیندا بوون بۆ وەستاندن و داخستن و لەباربردنی، بەڵام بە پشتیوانی خوا و خەڵک و کۆمەڵی ئیسلامی و بەڕێوەبەر و ستاف و کارمەندەکانی هەر بەردەوام دەبێت. بەڵە بەڕێزان وەک لە ئەو ڤیدیۆتە بینیتان جەلال یعنی کاتێک کەناڵی پەیام دامەزرا و کەناڵی پەیام کەوتە پەخشی خۆی ئەوەی پێوتێ دەسەڵاتی چوارەم بە فعلی مانای وەرگرت، چونکە پێش پەیام دوو حیزبی دەسەڵاتدار دوو کەناڵی خۆیانیان هەبوو بەس شتە جوانەکانیان باسە کرد، ڕەخنە و گلەی و قسەی شەقامیان ناگواشتەوە. شتی جوانی هەموو کەسیش نا بەڵێ شتی جوانی خۆیان ئەگەر هەیان بوو بێ. بەڵام پەیام هات چی کرد؟ بە فعلی بوو بۆ دەسەڵاتی چوارەم بەسەر دەسەڵاتی یاسادانان، بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن، بەسەر دەسەڵاتی دادوەری چی کرد؟ چاودێریکی وردی کرد و خەمی خەڵکی گەیان. بەس تەنها چاودێری بوو یان زۆر جار ئیشەکانی ڕەنگە ئەوەشی کردبێ. بۆ نمونە من پرسیارێک دێتە پێشەوە. باش ئەگەر پەیام دەسەڵاتی چوارم بێ ئەرکی ئاوردانەوە لە خەڵکی فەقیر و هەژار و نەخۆش و کەم دەرامەت چی بوو کە وەک لە راپۆرتەکەش بینیمان بەرنامەی بەخشین ئێستا ینی باوەڕ ناکەم کەس هەبێ نەتوانێت و شایدیە بدا بۆ بەرنامەی بەخشین لە هەرێمی کوردستان بگرێت لە دەرەوەی هەرێمیش کە ئەو خزمەتی ئەو بەپی قەبارە و توانای خۆی کردوێتی حکوومەتی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردوودا نەیتوانێت بۆ شێوازە بکات. دەسەڵاتی چوارەم یا دەسەڵاتی یەکەم و دووەمیشک ئەنجامی دا. بەفعلی لە خاڵێکی ترکە لە وەزەم راپۆرتەکەش ئاماژەی پێکرد لای من جێی بایەخە بەڕاستی جەلال لەوانەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر جار تحفظیان نەبوو بێ لەسەروی کە ڕیمۆت کۆنتڕۆلەکەیان بەدەستەوە بووە کە خچیان لەسەر کەناڵێک کچەکەی کە ئازەبە کوڕەکەی کە گەورە بۆ دانیشتووە لەو چێ کەناڵی خێزان نەبوو بێ، هەندێک گۆرانی هەندێک دراما هەندێک شت پەخشکراوە کە ترساوە لەوانەیە دایمە کۆنتڕۆلەکەی بەدەستەوە بوو بێ خێراخێرا فلتەری کا بیگۆڕێ. بەس کاتێک کە کۆمەڵگەی کوردی کەناڵی پەیامی بۆ هات و پەیام دەستی کرد بە پەخش بڕاوکە لە ڤیدیۆکانی تریشە باز لەوە کرێ کە خێزانەکان بەوانەی کە مولتەزیمن لە ڕووی دینداری و ئەوانش کە مولتەزیمی ژنین زۆر ئاسوودە بوون بێخەم بوون لەوەی کە مناڵەکانیان گەنجەکانیان بەلاڕیان ئەڕوا. پەیام هەرچەندە ئێستا بووەتە هەواڵ و سیاست بەڵام هی پێش بڕیاری هەواڵ و سیاسەتەکەی لە ماڵ یەکێک لە بەرپرسانی یەکێک لەو دوو حیزبە دەسەڵاتدارە بوون کە بۆ چاوپێککردنی هەواڵەکانی هەش داخڵمان دەکرد. ئەمە قسەی خۆی بوو تی ژووری تەلەڤیزیۆنی مناڵەکانم کە تەلەڤیزیۆنیان لێیە هەموو جارە خەمیەوەمە چۆن کەناڵی ئیسلامیەکان و بە تایبەتی پەیامیان بۆ بێنمەوە چونکە کە لەسەر پەیام بوویتر بێخەمم وانە کەواتە ئاسوودەیەکی یاوە بە خەڵک لەوەی کە شتێکی تیا پەخش ناکرێ بە زیانی خەڵک پەروەردە بە زیانی فکری هیچ جۆرە زیانێکی بۆ خەڵک نەک تەنانیە بەڵکو قازانجی هەیە لە ڕووی پەروەردەوەش پەیام لە 12 ساڵی ڕابردوودا ئەنجامی داوە دیارە دۆست و دژمندڵیان شاهدی بۆ دەدەن کە ئەوەی ئەو کردوێتی لە پێناو خەمی پەروەردەی تاک بە تاکی هەرێمەکەم جا هیوادارم دەرهێنەر و ئەم کامێرەمانانی ژوورەوەش ئاسوودە بن لەگەڵ من و تۆیە تۆ ماشاڵا باڵایەکی بەرز و منیش ها خڕ و خەپام بوومەتەوە ها ئەڵی چی ئێستا ئارێمەتی چی
ئێساریانەتیسی پێشەی بڕاتە وڵی گیری خواردۆ بەدەستمانەوە کاکە با بینە سەر چیمان بابەتێکی تر پەیامی مامۆستا عەلی باپیر کە دیارە بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هەمیشە پشتیوانیە سەرەکیەکەی کەناڵی ئاسمانی پەیام کە لە هەموو ساتێک و دۆخێکدا یەکێک بووە لە پشتیوانیە سەرەکیەکانی کەناڵی ئاسمانی پەیام و خەمی لێ خواردوین و بەڕاستی دەستخۆشیەکانی بۆ ئێمە زۆر گرنگە و پەیامەکانی بۆ ئێمە زۆر گرنگە کە دیارە پەیامێکی هەیە کاکدانا دەمەوێت بزانم لەو پەیامەیە قسێکی گرنگترین بابەتێکی گرنگ ئەکا ینی تاوان قسەکانی جەنای مامۆستا هەمووی گرنگن بەس شتێکی گرنگ ئەڵێ کە باز لەوە کە ئەڵێ ئەم بارودۆخی کە ئێستا لە هەرێمایە بەتایبەت لە ڕووی قەیرانی داراییەوە گەیشتووەتە کەناری هەرس یعنی ئەڵێ کەناڵی ئاسمانی پەیام بەو قەیرانە دارایی کە بەرۆکی گرتووە هەر توانیوێتی بە هەوڵ و ماندووبوونی بێوچان تاوان کارمەندەکان بەردەوام بووە باز لەوە کە بەگشتی لە هەرێمی کوردستان ئەڵێ ئەم بارودۆخە گەیشتووەتە کەناری هەرس کەسێکی سیاسی وا بڵێ دیارە ئەمە پەیامێکی لە پشتۆی بە جۆمان لە دەقی پەیامەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بێ زۆر باش دەچینە لای پەیامی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز مامۆستا عەلی باپیر لە یادی 13مین ساڵ یادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام بسم الله الرحمن الرحيم وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون بەڕێزان بەڕێوبەر و ستاف و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام السلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه بە بۆنەی تەواوکردنی 12 ساڵ لە تەمەنی کەناڵی ئاسمانی پەیام و چوونە نێو ساڵی 13هەمیەوە دەستخۆشی و پێزانین و سوپاس پێشکەشی یەکەیەکەتانەکەم و لە خۆی میهرەبان داواکارم هەرچی لە چاکە کردوتانە لێتان وەربگرێ و بە باشترین شێوە پاداشتان بداتەوە هەروەها بە لوتف و بەزەی خۆشی لە هەڵە و پەڵە و کەم و کوڕیەکانتان ببورێ بێگومان هیچ کەس لە هەڵە و گوناه و لادان خاڵی نابێ هەر بەم بۆنەیەشەوە ئاماژە بە چەند شتێکەکەم یەکەم ئەگەدارم بەردەوام لە قەیرانی داراییدان و فشاری زۆر جۆرا و جۆرتان لەسرە ئەڵبەتە لە ئاوا بارودۆخێکی سیاسی و بوری داری پڕ لەستەم و گەندەڵیدا کە هەرێم و عێراقیشی تێدان ئەو دۆخە پڕمەینەتی ئێوە و براو خوشکانی دیکەشتان لە ئۆرگانەکانی دیکەی کۆمەڵی ئیسلامی شتێکی چاوەڕوان کراوە و جگە لە خۆڕاگری و پشوو درێژیش هیچ چارەیەکی دیکەمان نییە بەڵام دڵنیاتانەکەمەوە کە ئەم بارودۆخە گەیشتۆتە کەناری هەرس و ناگونجێت چی دیکە ئەو هەموو ستەم و گەندەڵی و پۆخەڵی و کەمینە بە ملیار لێرکردن و خەڵک و جەماوەر بە هەژارکردنە بەردەوام بێ دووهەم کەناڵی ئاسمانی پەیام نەریتێکی زۆر باشی داهێناوە کە باوەشی بۆ هەموو کەس بە دەنگ و ڕەنگ و بیر و ڕاو هەڵوێستە جیاکانەوە کراوە بووە و هەوڵی داوە مینبەرێکی ئازاد و ئازایی هەموو لایەک بێت ئەو خاڵێکی بەهێزی پەیامە و بەبێ دوو دڵی لەسەری بەردەوام بن و پەرەشی پێ بدەن بەڵام بە هاوسەنگی و بێ تێپەڕاندن سێهەم مادام کۆمەڵی ئیسلامی کە پەیام زمان حاڵەتی بەگشتی یەر لە سەرەتای ڕاگەاندنیەوە بڕیاری داوە سنگرێکی مەحکەم و تەنازل نەکەر بێ لە بەرگری لێکردنی ئیسلام و ڕاستیەکانی و دین و ژینی کۆمەلگا و ڕەوشت و ئەدەب و بەها بەرزەکانیدا بۆیە پێویستە بەرپرس و ئەندام و کادیر و پەیامنێرەکانی گێچەڵ پێکران و سەغڵەتکران و ڕێلێ گیران بە ئاسایی وەربگرن و بە وردەستەم و خراپانەش شل و کول نەبن و لەسەر کار و چالاکی دڵسۆزانەی خۆیان بەردەوام بن و سۆگەر سەرنجام هەر حەق و ڕاستی دەچەسپێ و پوش و پەڵاشی ناحەق دەڕوا فأما الزبد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض چوارم خی کارزان و میهرەبان لە کۆتایی ژمارێک لە سوورەتەکاندا بۆ وێنا البەقرە ئالی عیمران الئەنعام الئەعراف الحجر الئیسراء الکەهف لە بەرامبەر گرفت و کێشە و کۆسپ و ناڕەحەتیەکاندا کە هاتوونە تا ڕێی پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم فەرمان بە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کات کە پەیوەندی خۆی لەگەڵ خوادا مەحکەم بکە بەهۆی یادی خوا و نوێژکردن و تەقوا و تەزکیە و پاڕانەوە و هەتا دوایی اینجا بێگومان ئێمە بەو ئامۆژگاری و ڕێنمایانەی خوای پەروەردگار لە پێشتر و شایستەترین
تاوەکو هەرچی زیاتر بەهێز و پێز و دامەزرا و نەلەخشاو بین بێگومان لە خزمەتی خەڵک و کۆمەڵگەی خوادا بوون لەبەر تیشی قورانی پیرۆز و بەڕێبازی پێغەمبەری خاوەن ئەو پەڕی حورمەت و ڕێزدا مای سەربەرزی و شانازیە لە دنیا و دوا ڕۆژدا و هەر باجێکی لە پێناودا بدەین شایستەیە. دووبارە سڵاو و دەستخۆشی و پێزانین و پیرۆزبایی بۆ هەموو لایەک. براتان عەلی باپیر 15 چواری 1442 کۆچی 11 2020 زاینی. والسلام عليكم ورحمة الله وبركاته. لێرەوە دەڵێن زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز مامۆستا عەلی باپیر وەر لێرۆش پێی دەڵێن تاو کاتێک کە جەبهەی ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری و نادادگەری لە هەرێمی کوردستان لە سەنگەری کۆمەڵی ئیسلامی کوردستاندا بەهێز بێت مانەوەی ئێمەش بەهێزتر دەبێت لێرە و هیچ کاتێک چموعی دارایی و هەندێک بابەت و پرسی تر کامڕۆ بەداخەوە ڕۆژنامەنووسانیان لە هەرێمی کوردستان پرژ و بڵاو کردووە لە ئێمە کاریگەری لەسەر ئێمە دروست ناکات. بەڵە جەلال ئاماژەی بە شتێک کردوتی لە بەرەی گەلبوون لە خزمەتی خەڵک بوون خەڵکی زوڵم لێکرا و ستەمدیدە وەژار شایستێ ینیەوە بە هەموو کەس نابڕێکەوە لە خزمەت خەڵکی با بڵین زوڵم لێکرا و ئەوانەیە بیت ئەوە خاڵە خاڵێکی تر ینی ئاماژەی بۆ کریشە لەو خاڵە گرنگانی کەناڵی ئاسمانی پەیامی پێ ناسرێتەوە ئەوێ دەنگ و ڕەنگی جیاوازی تیا بۆ مینبەری هەموو کەسێ وەجگە لە خەڵکان و ئەندام و کادر و سیاسەکانی کۆمەڵی ئیسلامی. ڕەنگە ئەوە مشتۆمڕی زۆری لەناو کۆمەڵی ئیسلامیە دروست کردبێت دووشت یەکێکەوەی کە خەڵکانێک لێرەوە پێگەیشتون کە ڕەنگە ئەندامی کۆمەڵی ئیسلامی نەبوو بن وە بە سنگفراوانیەوە لێرەوە خزمەت هەم کراون و هەم خزمەتیان کردووە و بابەتێکی دیکەش لەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام لێرە مینبەرێک بووە بۆ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان ئەمەش زۆر جاروای کردو ڕەنگە خەڵکی کۆمەڵ گلەیی لە پەیام هەبوو بێت لەوەی کە بۆچی ئەمانە کۆمەڵ نین بەڵام دوجار جوانی پەیام جوانی شاشەی پەیام بەو جیاوازی ڕنگ و دەنگی کە تیا بەرجەستە کراوە وانەی کە تیا خزمەتیان کردووە بۆ خۆی مێژوویەک پڕ لە سەروەری چونکە ئێستا ئەو ئەمڕۆ باسیەکەین ئێستا کەناڵ نییەوە کە ئاماژەم پێکرد کادری پەیامی تیا نەبوو بێت کە لێرەوە پەروەردە نەکرابێت وانە چاوانی لەسەر شاشە دەرەکەون شاشەی کەناڵەکانی تر یاخود ئەوانەی کە لە پشتی کامێراکانەوە لێسەر لە کەناڵەکانی ترەوە خزمەت. جەلال ئامۆژگارێکی بۆ ئێمەش هەبوو بۆ ڕۆژنامەنووس کارمەندەکان لە پەیامەکەی ئاڵێ گێچەڵ پێکردن و شەڕ پێ فرۆشتنتان و ئیزعاجکردنتان لەلایەن دەستگا ئەمنیەکان و لەلایەن دەستگا دەوڵەتیەکانەوە ئاڵێ بە ئاسایی وەریبگرن هەر ئیشی خۆتان بکەن بە ئاسایی وەرمانگرتووە. دەیواش زۆر باشە ئەچینە لای تۆڕی میدیایی ڕاگەنداوێکم بێگومان بڵاو کردەوەیان هەیە کەویش لە چوارچوێ راپۆرتێکە ئامادە کراوە کە دیارە تۆڕی میدیایی کۆمەڵ کە ئێستا پەیام بەشێکە لە تۆڕی میدیایی کۆمەڵ و لە 2016ەوە تۆڕی میدیایی کۆمەڵ ڕاگەیەنراوە کە پێکاتون لە چەند بەشیجی جیاواز بە تایبەتی بەشی تایبەت بە ڕادیۆکان و تەلەڤیزیۆنە محلیەکان کە هەمانەوە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی ئاسمانی بانگەواز کە دیارە کەناڵی ئاسمانی بانگەوازیش بۆ خۆی ئێستا پێگەیەکی تایبەتیە و خزمەتێکی باش لە بابەتی ئاین و بانگەوازدا دەکات و ئەکادیمیای پەیاممان هەیە دەنگی قورئان پەیاممان هەیە تۆڕەکە لەسەر ئەم ساڵیادی پەیام دیجیتاڵمان هەیە و هەموو ئەمانە لەو چوارچێوەی تۆڕی میدیایی کۆمەڵی ڕاگەندراوێکیان بڵاو کردێتەوە بزانین لەسەر پەیام ئەڵێن چی ئەڵێن چی بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆیەکی 12 کەناڵی ئاسمانی پێیام پێدەنێتە ساڵی 13هەمی تەمەنیەوە دەواازەی ساڵێکی نوێ بۆ کار و خەبات و جیهادی میدیایی دەخاتە سەرپەش کەناڵی پەیام و کەناڵێکی پابند بە بنەما ئاینی و یاسایی و ئیتیکیەکان لە ساتەوەختێکدا دەنگی هەڵبڕی و بڕیاری خزمەتی میدیایی لە گۆڕەپانی ڕاگاندنی کوردی دادا کە میدیای کوردی بۆ شایەکی بەرینی بۆ کارکردن بەو تایبەتمەندیانەوە تێدا بوو. تایبەتمەندیە باڵەکانی کەناڵی پەیام لە گەیاندنی زانیاری و سازکردنی پەیامە میدیاییەکانی نمونەیەکی شایستە و جوانی بەخشیە ڕەوشی کاری ڕاگاندنی کوردی لە ڕووی سیاسی و کۆمەڵاتی و ئاینی و فەرهەنگیەوە لەگەڵ هەموو ئەمانەشدا کەناڵی پەیام دەنگۆیەکی بڵند و بە سەدای خەڵک و شەقام بووە بۆ گەیاندن و بەیانکردنی ڕای خەڵکی لەم نێوەندەشدا چەمکی میدیای بەرەی خەڵشی هێنایە ئاراوە و بوو بەهێزێکی لە بنەهاتوو لە بەرەی خەڵکدا لەمڕۆدا کە کەناڵی پەیام دەچێتە ناو 13هەمین ساڵی تەمەنی کاریەوە وەک تۆڕی میدیایی کۆمەڵ پەیمانی پشتیوانی بەردەوام و بەهێز دەدەینە کارمەندان و دۆستان و بینەران
بە جۆرێک کە لەگەڵ ئەوەی توانای ئابووریمان زۆر سنووردار و کەمە، بەڵام لە بەردەوامی کاری میدیایی کەناڵی پەیام و بوێری و ئازایەتی لە پەیامسازیدا ڕاستی و ڕاشکاوی لە گاندنی زانیاریەکان کۆڵ نەدەین و باشتر و ئازانەتر دەستپێکی کار لە ساڵی 13هەمدا دەست پێ بکەین. هەر بۆیە وێڕای پیرۆزباییمان لە کارمەندان و دۆستان و بینەرانی کەناڵی پەیام دەستی ماندووبوونی کارمەندان و هاوکارانی کەناڵی پەیام دەگوشین. سوپاسی بێپایانیان دەکەین، هیوای سەلامەتی و بەردەوامیان لە کارەکەیان بۆ دەخوازین. خی گەورە پشتیوان و هاوکاری هەموو لایەک بێت. تۆڕی میدیایی کۆمەڵ 1/12/2020. بەڵە بەڕێزان ئەوەش ڕاگەیەنراوی تۆڕی میدیایی کۆمەڵ بوو. سوپاسیانەکەین کە کەناڵی ئاسمانی پەیام بێگومان بەشێکی سەرەکیە لە تۆڕی میدیایی کۆمەڵ. ئێستا کاتیەوە هاتووە لەگەڵ هاوکارم جەلال میوانی یەکەمی ئەم ڕووماڵە تایبەتە بان بکەین، بەڵام میوانێک کە بەجددی هەندێک قسەی لەگەڵەکەین، قسەی جددی لەسەر کەناڵەکە نا، هەندێک بابەتی دەرەوەی جدیات بن پێم باشە جەلال. یعنی زۆر جار باسی شتی جدیات و کەناڵەکەی کردو، ئێمە لە هەندێک بابەتی کەوێسە لە قۆڵێکی ترەوە بۆیەچین. زۆر باشە حەزەکەم میوانەکە بانکەین. میوانەکەمان باش. ئەویش بەڕێز کاک حاجی فاڕۆق بەڕێبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵە کە بەخێر بێ کاک حاجی. بەخێر بێ. بەخێر بێت. باشن خوا بەخێر بێ. لەکوێوە دەست پێ بکەین؟ وەڵا لەکوێوە دەست پێ بکەین؟ وەڵا ئەنجا خۆتان کێشە گیر و گرفت و هەر بۆ خۆتان مشکیلن لەکوێ دەست پێکەن دەست پێ. ئێمە مشکلین؟ نافەرمون. خۆشەویستم دێ. خۆی یەکێ لەو خاڵانە دەبوو پێم خۆشە لێرە مامۆستا گوێی لێبێ بزانێ. من وتم زۆر جار بۆ منە بەهێزی سەنگەری تۆ وا دەکا زیاتر استقامەت پێ بەبەخشێ لێرە، بەڵام یەکێ لەو خاڵانی کەوای کردووە کارمەند لێرە زۆر مرتاح بێ و ئاسوودە بێ و هەرچەندە تووڕە و نیگەران بی کاتێک دەیستە بەردەم کاک حاجی فاڕۆق سفر دەکاتەوە، هیچت پێ نامێنێ، زۆر بە ئاسانی بەتاڵیش دەکاتەوە لە تۆڕەیەکەتا، ڕازیش دەکات زۆر بە نەرمونیان. دەبالەوە دەست پێ بکەین. کاک حاجی فاڕۆق بەڕێوبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ ئەم سیفەتە لە چیەوە و چۆن ئاوا لات وەک جەلال دەڵێ هەر کێش و گیر و گرفتێکە بێت چ بەش بێ کارمەند بێکێتە لای تۆ دوجار بە جۆرە لە جۆرەکان بە ئاسایی یا بە ڕازیکراوی یا بە دڵنەرمی ژوورەکەی تۆ بەجێهێڵێ. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە ماندوو نەبن. لێرەشەوە جارێک کە پیرۆزبایی لە تەواوی هاوکارانم دەکەم. ئەگەر هاوکاران نەبوونایە لە سەرەتای دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامەوە تا ئێستا کە لەوانەیە خەڵکێکی زۆر هاتبنە ئێرە و خزمەتیان کردبێ و بە گیان یەشتبین لەبەر چەند هۆکارێک بە هەمومانەوە توانی ومانە پەیام بگەینینە ئێستا کەش هەمومان شانازی پێوە بکەین. پیرۆزبایی لە تەواوی بینەران دەکەم، پیرۆزبایی لە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم. هیوادارم توانی بێتمان خزمەتێکی بەرچاو بە خێزان و تاکی کورد بکەین، خزمەتێ بکەین کە جێدەستمان لە پاش خۆشمان دیار بێ و شانازی پێوە بکەین. دیارە ئینسان لەوانەیە لەگەڵ تێپەڕاندنی ساڵەکانی تەمەنی ئەزمموی زیاتر وەربگرێ و بۆ خۆشم بەش بە حاڵی خۆم لەوانەیە لە سەردەمی گەنجێتی و لاوێتیمە بە تایبەتی لە سەردەمی پێشمەرگەیەتیمە لەوانەیە ئەوەی ئێستا بڵێم وەکو خۆتان دەڵێن نەرمونیانم لەوانەیە لە سەردەمی ڕابردووە بۆ شێوازە نەبوو بم. زۆریشمان بیستوە لەوەی کە زۆرتون بووە، بەڵام کارکردن لەگەڵ ڕۆژنامە نووسان و لەگەڵ خەڵقێکی ناو میدیا ئەوانە دەبێ خۆتی بۆ ئامادە بکەی، چونکە نازی زیاتریان پێویستە، پشتگیری و پشتیوانی زیاتریان پێویستە، خۆشەویستی و مەحەبەتی زیاتریان پێویستە، دەبێت نازی زیاتریان هەڵبگری. بۆیە دەبوو خۆم لەگەڵ بار و خۆ با من ئەوە لێوەرگرم ئەم نازە یەکێک بە یەکێک لەڵە نازی هەڵەگرم یا نازیە کێشم، ئەمە ینی بۆ ئێمە لایەنێکی خراپیەوە نازمان هەڵەگریان چیە؟ ڕۆژنامەنووس بۆ بە نازی هەڵگری ئەوم پێ بڵێن. ناخر سیر کرد لەبەرەوەی کە ڕۆژنامەنووسان دازەیەکی زۆر پێم وایە هەست و شعورێکی ناسکی هەیە، دەبێ وەکو خۆی تەعاملی لەگەڵا بکەی، لەوانەیە شەو ڕۆژ ماندوو دەبێت بەدەستی کارێکەوە، ئەگەر کارەکەی نادیدە بگری لەسەر هەڵەیەکی بچووک
خراپی لێ ممکن ببێت تۆ دەبێت کاتێک کە سەیری کەسێک دەکەی بەردەوام ساڵەهای ساڵیشی لەگەڵا دەکەیت تۆ نابێ هەر چاوەڕوانی ئەوەی لێ بکەیت دەبێت ئیشی باشی لێ ببینی ئەگەر ڕۆژگارێک بەهۆی کارەکەیەوە لا ئیرادی هەڵەیەکی کرد دەبێت پۆزشی بۆ بهێنیتەوە نەک پێ دوابێ هەموو چاکەکانی سفر بکەیت کارەکەی ئێمەش لەو چوارچەوە بێگومان سەرکەوتوش بووین کاتێک ئەو تەعاملەمان کردووە و خەڵکەکەیشمان تا ئەندازەیەکی زۆر ئەگەر دەستمان خاڵی بوو بێ بەڵام زمانی شیرینمان وای کردووە کە هاوکارانمان بە ڕۆحیەتێکی زۆر باشەوە شان بە نەژێر کارەکان زۆر بەڕاشکاوی لە شوێنێکە ئەڵی ڕیشم سپی کرد لە یاڵام بەڕیشی ڕەشەواتمە بەسپێ دەڕۆمەوە تو ئەو خوایە کارمەندەکان ڕیشیان سپی کردی یان جیهازەکان یا کۆی ئیشەکە یا با بڵین لەگەڵ ئەم خێزانی ترە خێزانی بڵین کەناڵی پەیام کارمەندەکان با خێزان و گومانی خراپ نەبە بە پێچەوانەوە ماڵی کەناڵی ئاسمانی پەیام ماڵێکی هێمن و لەسەر خۆیە ماڵێکە تەبا و مەحەبەت و خۆشەویستی لە نێوانمانە هەیە کێشەیەکی ناوخۆیمان نییە ئەوەی کە هەیە هۆکارە دەرەکیەکانن ئێمە ماندوو دەکات لەوانەیە زۆر جار نەمانتوانی بێ دڵی بینەرانێک ڕازیکەین لەوانەیە زۆر جار ئەجهیزە و پێداویستەکانمان لە ئاسی تمۆح و کارەکانی ئێمە نەبوو بێ لەوانەیە زۆر جار بەهۆی زوو پێشکەوتنی تەکنەلۆژیاوە ئێمە نەمانتوانی بێ ئەجهیزە و پێداویستی بەردەست فراهم بێنین بەوەی کە نەمانتوانیوە وەک خەڵک بین نەک لە بەرەوەی کە توانامان نیە وەکو شخصی خۆمانیان وەکو هاوکارەکانمان لە بوارە ڕۆژنامەوانیەکە ئەوە مای خەفەت بۆ بۆمان خۆ ئەگەر ئەوەش نەبوو باە هەر دەبوو ڕیسپیکەین تەمان کاتێک کە سەرکەوت هەر دەبێت سپی بکەی بەڵام سپاس بەخوای گەورە ئێمە لە شتێکا ڕیشمان سپی کردووە کە شانازی پێوە کاک حاجی دەستپێکی راپۆرتەکەشمان لەوەی کە پەیام یەکەم لە حەزەپەخشی خۆی دەست پێکاوە جەناب لەگەڵ شێخ محەممەدی بەڕحمەتی بەڕەحمەت بێت سەر ڕیشت هەمووی ڕەش تەمەنێکی گەنج ینی ئەگەر بتزانی باە میدیا بەم شێوازە کاری علامی مانوتەکە ڕەنگە ڕیشت ساڵێک زووتر سپی بکە بەم شێوازە بێت کە بەڕاستی کاری میدیای ماندەزین هیلاکەرە دەستت پێ دەکرد دەستەدایە میدیا زۆر بە سەریحی بێڵێ من ئەو کاتێک کە دەستمان بە خەبات کردووە چاوەڕێوە نەبووین بژین چاوەڕێوە بێن ڕۆژێک لە سەنگەرێکە لە شوێنێکە ببینە قوربانی و شەهید ببین ئەگەر لە ڕێگەی خێرا پیر ببی ماندوو ببین پێم وایە ئەوە بەخشێکی خی گەورەیە مشانازی دەکەین کە لە ناو کەناڵی ئاسمانی پەیامە گەورە بووین پیر بووین ئەسڵەن ڕۆشنبیری و ئاسی سەقافیمان زیادی کردووە من بۆمان جێگەی شانازیە بەڵام تا نەهات بوومە ناوی ئەلام تا نەهات بوومە ناو میدیا نەمدەزانی کاری میدیایی ئەوە سەختە باشە گرنگترین دەستکەوتەکانی لەوەی کە ئێستا هەندێک ئینسانن لە هەر کارێکان دێ دەستکەوتی ڕۆحی خۆی لە مێشکی خۆیان وەردەگرێت گرنگ دەستکەوتەکانی تۆ لە کاری ئالامی و بەتیابەتی لە پەیامە چی بۆ لەوەی کە ڕەنگە لەگەڵ خۆ تاوی بیتەوە بۆ قیامەتیش بڵێ منەمانم هەبوو یاکرێگەر ئەگەر بەوکو دەستکەوتیش نەڵین بڵین پەیام و ئیعلامی کۆمەڵی ئیسلامی چی بە تۆ بەخشی چی لە تۆ سەنەوە ئێوەی بە من ناساند ئەو هەموو هاوکارە خۆشەویست و بەڕێزە ئەو هەموو بینەرە دڵسۆزە ئەو کاتێک کە پیرێژنێک دەبینم لە شاشەی پەیامەوە لە بەرنامەی بەخشین هاوکاری دەکری هەست دەکەم کە بەشێک لەو دوعاە بەری من دەکەوێت چونکە بەشێک بووم لە داهێنانی بەرنامەی بەخشین ئەو کاتە کە لە بنکەیەکی تەندروستی نەخۆشێک چارەسەر دەکرێت و بە ئاسوودەیی دەچێتەوە ماڵەوە دوعای خێرە دەکا هەستەکە من تیا بەشدار بم چونکە یەکێک بووم لەوانەی بۆ یەکەم جار بنکەیەکی تەندروستیمان لە سلێمانی دامەزران ئەو کاتێک کە خێزانێک بە ئاسوودەیی سەیری شاشەی پەیام دەکا و ترسی نییە منداڵەکانی تووشی لاساریەک ببن بۆ من شەرەفێکی گەورەی و شانازیە ئەو کاتێک کە کەناڵی ئاسمانی پەیام زانایەکی ئاینی دیفاع لێ دەکا و داکۆکی لە مافەڕاوەکانی هاوڵاتیان دەکا بە بێ جیاوازی ئەو کاتە بۆ من شەرەفی گەورەیە و شانازیە بۆ من هەموو وێزگەکانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ من شانازیە شەرەفێکی گەورەیە خۆم بە بەختەوەر دەزانم کە لە دامەزراندن و بەڕێوەبردننی کەناڵی ئاسمانی پەیامە ڕۆڵێکم هەبووە ئەلبەتە ڕۆڵەکە تەنها ڕۆڵی من نییە ڕۆڵی تەواوی هاوکاران و ئەو برا خوشکانەیە کە لەگەڵما دەستباریان گرتوون ڕێزیان کردوون تەحملی ناڕەحەتیەکانی من و ئەمرەکانی منیان کردووە من لێرەوە دەستی ماندویان دەبشم و سوپاسیانەکەم ئەگەر ئەوان نەبوونایە لەوانەیە من نەمتوانی باە ئێستا شانازی بکەم بۆیە هەموو ڕۆژەکانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ من جێگەی شانازی فەڵ ئەی چی لێستنیتەوە یان لە چی پەشێمانی یان ئەگەر بگەڕێنەوە بۆ 12 ساڵ پێش ئێستا یا بۆ مەکتەبی ڕاگەاندنی ئەو کاتی کۆمەڵی ئیسلامی
فاروق علی چی شتێکی لەمانەوە هەڵنا ئەبژار لەم وێزگانی ئەم 12 ساڵە پێهاتیە پەڕی؟ من لە بوونم لە بەڕێوەبەری پەیام و لە کارکردن لە پەیامە لە هیچی پەشیمان نیم و پێشم وایە مێژوویەکە شانازی پێوە دەکەم و ئەگەر خوای گەورە تەمەنیدا بتوانم ئەو مێژووە بنووسمەوە سەروەریەکی گەورەیە بێ بۆ من بەدڵنیاییەوە یەکێکە لە سەروەریەکانی ژیانی من بەوەی کە نیوەی تەمەنم تا ئەنداز یەک لەسەر 4 تەمەنم ئەگەر وا بڵێم تا ئێستا یەک لەسەر 3یەکە لە بەڕێوەبردن و سەرپەرشتی کەناڵی ئاسمانی پەیامە بەسەر بردووە بۆ من فەزڵێکی گەورەی و سوپاسی جەنابی ئەمیر و ئەنجومەنی سیاسی و ئۆرگانەکانی کۆمەڵ دەکەم کە منیان بە شایستە زانی ئەو متمانە ئەوەرکە بخەنە سەرشانم و تەمەنا دەکەم توانی بێتم لە جێگەی ڕەزامەندی خوای گەورەوە ئەو ئاستا بم کە ئەو بەڕێزانە متمانیان بە من داوە. زۆر باشە باوچەند خولەکەش تۆزە بچێنە و کاری جددیەوە چکە دڵنیان ڕەنگە هاوڵاتیان ژەمان پرسیاریان هەبێ. بابزانین پەیام پرۆژە پلانی تازەیەکی هەیە کاک حاجی وە ڕاستە میدیا هەیە ڕەنگە بودجەیەکی گشتی لەژێر دەستیا بێت. ئێوە لەم ململانی ئێستەی ناو میدیاکان کە هەر ڕۆژۆ کەناڵێکی زەبەلاح بە بودجەیەکی زەبەلاح دەکرێتەوە پەیام ڕەنگە لە ڕووی بودجەکەەوە هەروەکو 2016 و 15 زۆر جایژمانگی وا هەیە زۆر خراپتریشمان بەسەرادێت. دەمێ بزانم پلان و پرۆژەکانمان چیە چکە خەڵک دوجار ڕەنگە لە معناتی نەبوونی من و تۆ تێنەگا خەڵک پێشکەوتنی پەیامی ئێوێ و لەگەڵ حەدەسەکانە ڕووماڵی ئێوێ و زانیاری ئەوێت. بێگومان وەکو باس کرێمە پلانمان هەیە بۆ ساڵی نێمان و حتمما پلانەکەشمان ئەوەی کە بیر لە ژمارەی جۆری خەرجەکەمان دەکەینەوە ئەو کولفەی دەکەوێتە بەردەستمان ئەو نەبیل لە دڵسۆزی کارمەند و هاوکارەکانمان دەکەینەوە بەو شێوازێک کە 12 ساڵیان بەڕێ کردووە لە دەست بەتاڵی لە ڕووی داراییەوە بەڵام بە ورەیەکی پۆڵاینەوە بە دڵسۆزی و خەمخۆرێکی زۆرەوە هەر بەو دڵسۆزیە کە لێ ڕاندەبینین کە ماڵی دووەمی یەکەی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامە بێگومان بەو تێڕوانینەی ئێمە بۆ تەواوی هاوکارانمان و بەو پشتیوانەی کە جەنابی ئەمیر و برانی ئەنجومەنی سیاسی و تەواوی ئۆرگانەکانی کۆمەڵ لە کەناڵی ئاسمانی پەیامی دەکەن پێم وایە بە پێشکەوتنی تەکنەلۆژیا تا ئەندازەیەکی زۆر لەوانەیە کارکردن لە میدیا ئاسانتر ببێ ئەگەر بتوانین پێداویستەکانی بەردەست فەراهەم بکەین بێگومان پلانی گونجاومان هەیە بە پێی مستەجیدات و گۆڕانکاریەکان کە لە جیهانە ڕوودەدەن دیارە کاتێک کە ئێمە دەڕۆینە ساڵی 2021 جیاوازە لە 2020 چۆن ڕابردوومان جیاواز بووە بێگومان کەناڵی ئاسمانی پەیامێکێک لە گەورەیەکانی ئەوەیە کە بەردەوام ئایندەی باشتر بووە لە ڕابردووی هەرگیز نەگەڕاوینەتەوە بۆ دواوە ئیلا ئەو ساڵی کە تۆ ئێمە شانازیمان پێوە کردووە چونکە باشتر بووە لە ڕابردوومان بۆ ئایندەشمان ئێمە کۆمەڵی پلانمان هەیە بۆ شاشی کەناڵی ئاسمانی پەیام کە لەگەڵ واقعی حاڵی هەرێمی کوردستان و بارودۆخە جیهانی و ناوچەیەکە یەک بگرێتەوە لە ڕووی سیاسی وەچی لە ڕووی کۆمەڵایەتی ئێمە ئەگەرچی کەناڵی ئاسمانی پەیام لەوانەیە نەتوانێت بە تەواوەتی ڕوبەڕووی ئەو لێشاوە خراپکاریە بێتەوە کە ڕووی لە جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان کردووە بەڵام ئەوەی کە لە بەردەستمانە بێ ئامادەمان کردووە و پلانمان بۆی هەبێ و پشتیوان بەخوای گەورەی بینەران لە ئایندا زۆر باشپرسێک لە ناوخۆی کۆمەڵ لەوانێت زۆر جار ڕوبەڕووی جەناب و کەناڵی پەیامە بێتەوە بەڵام لە دەرەوەی کۆمەڵ وەکو خاڵێکی بەهێزی کەناڵی ئاسمانی پەیام ئاماژەی پێکرد لە ڤیدیۆکانی داهاتوومان نەتیایەتی گەشە لەو شانازانەی ئەوانی لە دەرەوەی کۆمەڵن باز لەوەکەن پەیام هەمیشە دەنگ و ڕەنگە جیاوازەکانی هێناوە بە پەرلەمانتار و بە چالاکوان و بە ڕۆژنامەنووس و بنووسەرەوە بەڵام لەوانە لە ناوخۆی حیزب هەندێک جار ئۆرگانەکانی حیزب گلەی ئەوە بکەن کە ئەوان کەمتر دەرەکەون لە پەیامە پانتایی چالاکیەکانی ئەوان کەمترە تۆ چۆن توانیتە لێنێوان ئەم دوو بەرداشەیە هاوسەنگی ڕابگری لەوانەیە لە سەرەتا کەمتر زیاتر ئەو گلەی و ڕەخنەیە دەبوو هەندێک خەڵک پێی وابوو کەناڵی ئاسمانی پەیام مادەم کۆمەڵی ئیسلامی دایمەزراندووە دەبێت یەکەی و کارمەندانی کاری تا دەکەن ئیلا ئینتیمەیان هەبێ بۆ کۆمەڵی ئیسلامی و ئەوانشی دەردەکەون ئیلا دەبێت ئینتیمەیان هەبێ بۆ کۆمەڵی ئیسلامی بەڵام ئەم لە ئەسڵی تێڕوانینێکی گونجاو نەبوو بە تێپەڕبوونی ساڵ ئێمە توانیمانە ئەو قەناعەتە بگۆڕین کاتێک کە دەبینن پەیام دەبێتە میبەرێک بۆ هەمووان و هەمووشمان شانازی بەو شمولیەتەی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین هەمووان شانازی دەکەین کە سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامی تەناوە نیە خەم لە کادیرەکانی خۆی بخات لە پانتایی سیاسەتە ئەوتانێ خەمی کۆمەڵی ئیسلامی چی پەرلەمانتارەکانی چی سەرکردە سیاسیەکانی چی جەنابی ئەمیر و ئۆرگانەکانی خەمی خەڵقە کاتێک کە دەبینن خەڵک
بژێوی باش نییە خەڵک لە ئەو پەڕی نادادگەریە ژیان بەسەر دەبا و هاواریان لێ بەرز دەبێتەوە و دەیانەوێ گوزەرانی خەڵکی بگۆڕێکەوەتە کەناڵی ئاسمانی پەیامیش هەر ئەم کارە دەکات. تەواوی کارەکانمان لەمایانە دەچێتە خزمەت بەرژەوەندی گشتی. بەرژەوەندی گشتی لەوایە کە کەناڵی ئاسمانی پەیام دەرگای واڵا بێ بۆ هەموو کەسێ مینبەری هەموو ئەو خەڵقانە بێ کە مینبەریان نییە و شوێنێکیان نییە کە هاواری تیا بکەن. بۆیە ئەوە فەزڵێکی گەورە بوو بۆ کەناڵی ئاسمانی پەیام و گەورەی کەناڵی ئاسمانی پەیام دەردەخا کە ئامانج تێیە تەنها خزمەت نییە بە چین و توێژێکی دیاری کراو بەڵکو پانتایەکی فراوان لە چین و توێژە جیاوازەکان خزمەت پێ دەکات. زۆر باش کاک حاجی من زۆر بە کورتی وەڵامی ئەمەم دەوێت کە ئایا ئەگەری هەیە جارێکی تر پەیام دابخرێتەوە ئیدی کاتی بێ یاخۆت بە بەردەوامی بێت چونکە نکۆڵی لەوە ناکرێت کە لەوانی کە هۆکاری ئەوەیە کە پەیام بەردەوام بێت بە هەر جۆرێکە بێکەنەی هێڵێ بۆ نمونە پەیام لە پەخش ڕاوەستێ بەڕێستی ڕەنگە مۆڵامەش لە بەڕێستەوە باشتر وەرگین ئەگەری هەیە پەیام بۆ نمونە دابخرێت لە زروفێکە لە ئەگەرێکە بەتەنها من ناتوانم ڕۆڵ بگێڕم لەوەی کە دانەخرێت وەسیلەیەکم لە وەسیلەکان برایان جەنابی مامۆستا و برانی ئەنجومەنی سیاسی ڕۆڵی باشیان هەیە و پشتگیری باشن بۆ بەردەوامی کەناڵی ئاسمانی پەیام و هەمویان دەرک بۆ واقعەکەن کە واقعی گەورەی کۆمەڵ بەشێکی زۆری پەیامە و حەقیقەتەی دەرخستووە پشتیوان بەخوای گەورە مەگەر حاڵەتێکی نەخوازرا و ئەگەرنا لە پلانی کۆمەڵی ئیسلامیان نییە کەناڵی ئاسمانی پەیام دابخرێ مەگەر بێوێت تازەگەریەک بکە ئەگەرنا بە دووری دەزانم و پشتیوان بەخوای گەورە هەرگیزەوە ڕوون ئەگە من بە دیوێکی ترا پرسیارەکە بکەم کە مادەم ئینشەڵا ئەنی بڕیار نەبێ دابخرێ ئەی بڕیارنیە لە داهاتووە لایەنە کۆمەڵایەتێکە لە نێو کەناڵی پەیامە بە تایبەت دراما یا کەناڵێکی تایبەت پەیام دراما بۆ نمونە شتێکی واوەکو مزگەینیەک لێرەوە بە بینەرانی بیت؟ من ساڵێکیانەوە مزگەینیەمدا بەس بابەتی دارایی داراییش نەبوو لەوانی هۆکاری کە هەبوو بۆمان نهاتە دی هیوادارم کە بتوانین لەبری ئەوەی کە تەنها کەناڵێک یان دوو کەناڵمان هەبێ کەناڵی تایبەتمەندیمان هەبێ بۆ خێزان بۆ بوارەکانی منداڵ بە تایبەتی کە ئێستا منداڵی کورد پێویستی بە پەروەردەی باشترە و دەبێ کەناڵێکی تایبەتمەند هەبێ کە خزمەتی زیاتر بە بواری منداڵان بکات چونکەنەوەی ئایندە لە هەرێمی کوردستان. زۆر سپاس دووبارە بەخێر بێت. ئەزان و خۆشەویستان دیارە چەندین ویتی دیکەمان ئامادەیە و میوانی تایبەتی دیکەمان دەبێت لە ستۆدیۆ کە باسخواز لەسەر پەیام و لایەنە جیاوازەکانی پەیام دەکەین بەڵام ئێستا ویتیەکمان لەسەر کە پیرۆزبایی و پەیامی خۆیان لەسەر 12مین ساڵیادمان کە تێپەڕاندووە پێخێنە سیانزە لەسەر پەیام خەڵکی نوخبە و تایبەتی شاری هەولێری خۆشەویست. با بچینە لای ویتیە. پیرۆزبایی بۆ یەک بەیەکی ڕۆژنامەنووس و کارمەند و ستافی کەناڵی پەیام هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم ومێد دەکەم کە زۆر لەوە زیاتر بەردەوام بن کە لە ڕاگەیاندنی کوردی ئێمە پێویستیمان پێیانە بۆیە من گوێڕە دەستخۆشیم هەڵسەنگاندنم بۆ ئەو کەناڵە وەکو کەناڵێک کە کەناڵی حیزبێکی ئیسلامیە بەڵام توانیوێتی وەکو کەناڵێکی مەدەنی وەکو کەناڵێکی بێلایەن وەکو کەناڵێکی هاوسنگ وەکو کەناڵێکی بوێر وەکو کەناڵێکی ڕازگۆ و دادگەر توانیوێتی ئەو پەیامانەی کە بۆ کۆمەلگای کوردی پێویستن هەم لە ڕۆ ئیسلامیەکە هەم لە ڕۆ سیاسیەکە هەم لە وەکو پێداویستی کۆمەلگای بگەێنێ چونکە ئەو پەیامانەی کە پەیام گەیاندونی و کاری لەسەرکردوون بۆ هوشیارکردنی خەڵک بۆ وعیدان بە خەڵک زۆر لەوە زیاترن کە تەنانەت لە میدیای تر گرەوی لەسەر کردووە کە سەربەرە سەڵات بووە یا حیزبی تر بووە ڕێک پەیامتوانیوێتی وەکو کەناڵێکی بێلایەن کار بکە ئەم بێلایەن بوونە لە کاتێکدا سەر بە حیزبێکی سیاسیە لە کاتێکدا ئیمکانێتی نەبووە لە کاتێکدا بە سەدەقە و بارو بۆ زەکاتی خەڵکی خێرخواست کەناڵەکە بەردەوام بە لە زۆر ئەزمە و گرفتدا ئەمکانێتێکی متەوازعانە بەڵام توانیوێتی ئەمە تەسیل لە مزداقیەتی نەکە لە بێلایەنبوونی نەکە توانیوێتی تەسیل لە مەواقیفی گواستنەوەی سیاسی نەکە و توانیوێتی دەنگی حیزبەکەی خۆی بێ بەباشی و توانیوێتی دەنگی خەڵکیش بێ و دەنگی هەموو ئەو کەسانش بێ کە لە کۆمەلگای کوردی زوڵمیان بەرامبەر کراوە غەدریان بەرامبەر کراوە مافیان خوراوە. سەرەتا پیرۆزبایی خۆمان دەگەیەنینە
سەرجەم برایانمان لەو کەناڵە فەزایەدا کە شەو ڕۆژمان دوونە ناسانە خزمەتی پەیامی خوای پەروەردیگار سوبحانەوە وتەعالە دەکەن. بەڕاستی ئەتوانین بڵین کەناڵی پەیام چاکترینی ناو چاکەکانە، پاکترینی ناو پاکەکانە، خەمخۆرترینی ناو خەمخۆرەکانە. کەناڵی پەیام بەڕاستی وەکو یەکەم کەناڵی ئیسلامی بۆ مینبەرێک بەڕاستی لە بۆ مامۆستایانی ئاینی بەر لە هەموو کەسێک بەڕاستی کە بتوانن لەو مینبەرەوە زۆر بەڕاشکاوی زۆر بەڕوونی پەیامی خوای پەروەردیگار لە هەموو بارەکانە بگەێنن بەڕاستی و هەموو ئەو سەرجەم ئەو مامۆستایانەی ئەو عەمامە پاکانەی کە خزمەت بە دەعوە و بانگەوازی ئیسلامی دەکەن لە کوردستانە جێگای دەستیان دیارە زۆر بەڕوونی و بە ئاشکرایی و بە جوانی لە پەیامە و لە کەناڵی پەیامەوە. یەکێکی دیکە لە گرنگەکان و تایبەتمەندەکانی پەیام جیاواز لەگەڵ هەموو کەناڵێکە توانی بڵین بەڕاستی ڕازگۆیایەتیە کە پێوەی دیارە ئیخلاس و صدقە ئینشاءالله لە بۆ خوای پەروەردیگار ئەتوانی بڵین کەناڵێکە لە بۆ خوا و لە بۆ خەڵک کەناڵێکە لە بۆ خوا پەیامی خوای پەروەردیگار سوبحانەوە وتەعالە لێرەوە لە هەموو بوارەکان لە بواری عەقیدە لە بواری ئەخلاق لە بواری معاملات لە هەموو بوارەکان دەگاتە ملەتێکی موسڵمان بەڕاستی لە دەرەوە و لە ناوە و لە ڕووی خەڵکیشەوە کەناڵێکە بەڕاستی بە شەو بە ڕۆژ لە هەموو بوارەکان لەگەڵ هەموو چین و توێژەکانی ئەم کوردستانەیە ماندوونە ناسانە بەدەمی هەموو خەڵکێکی لێقەوما و داما و بەشخورا و مافخوراوە چووە توانین بڵێن ئێستاکانش پەیام لە لوتکەدایە لە ذەڕوەدایە یعنی لەبەر ئەوەی لە لوتکەدایە چونکی هەتا ئێستاکانە ئەو هەموو کەناڵە زەبەلا حەکە بە ماڵی خەڵک بە سەروەت و سامانی خەڵک بە دینار و درهەمی ئەو وڵاتەوە بەڕاستی ئەنجاش ئەتوانین بڵێن ئەگەر لە خەڵکی پرسیار بکرێ بڵێ خزمەتی ئەوان هاوتا بکەن مقابل بەرامبەر پێ بکەن لەگەڵ پەیامە لەگەڵ کەناڵێکی ئاسمانی وەکو پەیامە لە ڕووی دین و ژینی خەڵکەوە بەڕاستی زۆر زۆر جیاوازە. پیرۆزباییەکی گەرم لە سەرجەم ستافی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم کە بەڕاستی پەیامێکی ڕاستەقینەیە ناوی پەیامە و هەڵگریشی پەیامێکی ڕاستەقینە و تۆکمە بووە و هەمیشە پەیامێکی ڕاستەقینە و ڕاستگویانەی بە خەڵک ڕاگەیاندووە و ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە لەسەر تاک و خێزان و کۆمەلگا و توانیتی دەورێکی چاکسازی ببێنێ لەسەر تاک و کۆمەلگە و خێزان و هەمیشە ڕاستگۆ بە لە گەیاندنی پەیامەکەی و هەمیشە خۆی بە دوورگرتیە لە چاواشەکاری ئەو شتانەی کە ڕاست بۆ و لایەنی چاچی تیادا هەبووە بۆ تاک و بۆ کۆمەلگە و بۆ خێزان ئەمەی بە خەڵک گەیاندووە و دەورێکی چاکسازی زۆر باشی بینیوە. ئەوەی من بینیومە و بیستومە لە خەڵک ئەوەی کە خەڵک زۆر دڵنیا بێ کە دڵنیا بێ لەوەی کاتێک کە منداڵەکەی بەرامبەر شاشەدا دەنیشێ و هیچ لێی نەترسێ و لێی دڵنیا بێ یەکێک لەم کەناڵانە کەناڵی ئاسمانی پەیامە. بەڵە بەڕزان و خۆشەویستان لە ڕووماڵە تایبەتەکەمان بەردەوامین ڤیتێکی ترمان هەیە ژمارەیەک لە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە پەرلەمانی عێراق لە ساڵیادی پەیامە قسەیان کردووە با بینەری بین. سەرەتا پیرۆزبایی لە تەواوی کارمەندانی کەناڵی پەیام لە بەرپرسی کەناڵی پەیام و تۆڕی میدیای پەیام و تا کۆتا کارمەند بە بەڕێستانەوە و ئەو پیاوە قارەمانانەی لە پشتی کامێرەکانن ئەو کۆڵنەدەرانەی کە هەمیشە توانیویانە تەغتیەی ڕووداوەکانی کوردستان و عێراق بکەن پیرۆزبایەکی گەرمیان لێ یەکەم دەستی ماندوو نەبوویانە گوشم بەڕاستی ئەوەی ئەوان توانیویانە بەو سەرچاوە مرۆییە کە لە بەردەستیانە بۆ سەرچاوە مادیە کەمەی کە لە بەردەستیانە بووە وەکو یەکێک لە کەناڵە ڕەسەنەکانی ساحەی عێراقی توانیویانە بە شێوەیەکی تەواو با بڵێن بێلایەنانە لە چەمکە سیاسیەکان بە شێوەیەکی
پیشەیانە بابەتەکانیان تاوتوێ کردووە کەناڵی پەیام یەکێک لە هەرە خاڵە ئیجابیەکانیەوەیە کە دەرگای واڵا بووە بە ڕووی هەموو ئایدیاکانە بە ڕووی هەموو خەڵکە جیاوازەکان لایەنە سیاسیە جیاوازەکان پەرلەمانتارانی گروپی 15 ئەتوانم لێرەوە بڵێم بەناویەوان و دەستخۆشیتان لێ یەکەم چونکە لە ڕاستیا گروپی 15 کەناڵی پەیام بە کەناڵی خۆیان ئەزانن بەو کەناڵە ئەزانن کە لێەوە توانیویانە ئەم منبەرە پیرۆزە بەکاربێنن بۆ ئەوەی ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون بکەنەوە. کەناڵی پەیام توانیوێتی تا ڕادەیەکی باش مەساحەیەک بێ بۆ هەندێک بیر و ڕای جیاواز کە لێەوە بتوانێت پەیامەکانی خۆیان پێ بگا. من دەستخۆشییان لەکەم بە بەراو بەو ساڵانەی پێشووتر میدیایەکی گۆڕانکاری لە خۆیان کردووە باشتر چوەتە پێشەوە هەرچەندە کەناڵی پەیام کەناڵێکی حزبی ینی حەقی خۆشێتی کەناڵی کۆمەڵی ئیسلامیە بەراورد بەوەی کە کەناڵێکی ئۆرگانی کۆمەڵی ئیسلامە لە تەنیشتەمەوە مەساحەیەکی باشێکی تایە بۆەوەی بتوانێت بیر و ڕای جیاواز ڕێی جیاواز تیا بڕوات. من پێم باشە پەیام لەم ساڵ و لە ساڵەکانی ئایندا پیشەیتر لەسەر بابەتەکان وردەکاری زیاترکە علمیانە و زانستیانە بە دوواداچوونکە لە پاڵ ئەوانەی کە دێن هەمیشە ڕەخنەگرن کە من یەکێکم لەوانەی یا خەڵکی تر دێ ڕەخنەگرێ هەمیشە تەرحی جددی بەدیش پێشکەشکە. طبعا ئەکید لە سەرەتادا پیرۆزبایم هەیە لە تێکڕای کارمەندەکانی ئەوانەی کە پێوەی ماندوو بوون چ لە ڕابردوو چ لە ئێستادا. پەیامیشێکە لەو مینبەرە میدیاییە کاریگەرانەی کە ڕۆڵەشی گەورەی هەیە لە گەیاندنی ئەو دەنگە جیاوازانەی کە ئێستا لە کوردستانی عێراقا بە شێوەیەکی گشتی ناڕزایەتی و بەرهەڵسکاری ئەو دەسەڵاتە بەدکاری هەرێمی کوردستان دەکەن. لە ڕاستیدا بەبێ پەیام ئێستا ئەو با بڵێن جەبهەی کە جەبهەی بەرەنگاری زوڵم و ستەم و نادادیە فراغێکی ئەجگار گەورەی دەکەوێتە ناو بەتایبەتیش دوای نەمانی کەناڵی کێنێن و دوای لاوازبوونی بەرەی ئۆپۆسیۆن بە شێوەیەکی گشتی لە ڕاستیدا ئەو ڕۆڵی کە پەیامی ئەیژێڕێ پەیامی با بڵێن ڕۆڵێکی ئەجگار گەورەیەوە ئەمەش تەبان ئەکید بۆ کۆمەڵی ئیسلامی حساب بکرێکە کەناڵێکی هەیە منبەرێکی هەیە هەوڵی داوە کە تاڕادەیەکی زۆربەی دەنگە جیاوازەکان چ لە سوڵتە چ لە ئۆپۆسیۆن چ لەوانەی کە ڕازین چ لەوانی کە ناڕازین کۆ بکاتەوە. من بەش بە حاڵی خۆم بیانی لە ڕاستیدا یەکێک لەو دەرفەتانەی کە بە بەردەوامی توانیمە بیر و بۆچوونەکانی خۆمی تیا بگەێنم بە سوپاسێکی زۆرەوە بە پێزانینێکی زۆرەوە منبەری کەناڵی پەیام بۆ من ئەزانم کە پەیام بە ئیمکانیاتێکی ئێجگار کەمەوە ململانەی خۆی وەکو میدیایی لەگەڵ کۆمەڵێک لەو میدیانە دەکات کە بە پارەی خەڵک و بە پارەی نەوت و بە پارەی ئەم هەرێما و بە پارە و خێروبێری ئەو خەڵکە ئەڕۆن بەڕێوە و من نەزانم ئیمکانیاتی پەیام چەند کەم و زاهیدانەیە و بەم ئیمکانیاتە کە مەتوانیویانە حزوری خۆیانیان هەبێ بۆیە من دەستخۆشیان لە یەکەمەوە تاکە سەرنجی من بۆ ئەوان کە بتوانن وەکو کەناڵێکی جیاواز دەربکەون ئەوەیە کە پارێزگاری لەو مەساحەیە بکەن کە هەوڵیان داوە تیایدا هەموو دەنجێک هەموو ڕەنجێک قسە بکەن. پیرۆزبایی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی لە باشووری کوردستان لە ستاف و بەڕێوەبەر و بینەرانەکەم کە چەند ساڵێک توانیوێتی جێگەیەکی باش لە میدیای کوردیا بگرێوە. ڕاستە کەناڵێکی حیزبیە سەر بە کۆمەڵی ئیسلامی بەڵام توانیوێتی دەنگ و ڕەنگی جیاواز لەوێەوە پەخش بکاوە سانسۆری نەبێ لەسەر ئەو دەنگ و ڕەنگە جیاوازانەی ترکە هەنەما خاڵێکی بەهێز بووە بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەو ئیمکانیەتە کەمەی کە هەی بووە و زۆر جار قورسایی گەورە کەوتۆتە سەرەوانی کاری تیاکەن بەو پاداشتەکەمەی کە لە موچایان بووە و دوا کەوتووە و نەدراوە لەبەر قەیرانێک کە ڕووی لە کەناڵەکە کردووە چکە سەرچاوەی داهات و دارایی ئەم کەناڵە لەسەر خۆژیاندن و هاوکاری کۆمەڵی ئیسلامی بووە نەک لەسەر داهات و بودجەی گشتی بێت و ئیرادەی ڕۆژنامەنووس و
خەڵکی تر بکڕێ بۆ ئەوەی بڵێ من ئەتوانم کار بەو جۆرە بکەم نەخێر لەسەر ئەو ئیمکانیەتە متەواضعەوە و هاوکاریانەی کە کراوەوە لەسەر توانای و ڕۆژنامە نووسە بە توانایانەی کە لەوێ کاریان کردووە پیشەیانە پەیامیان گەیاندووە بەمڕۆ ڕاستە ئێستا لە دۆخێکی دارایی خراپایە بەڵام ومێ دەکەم ئەوە شتێ بپەڕێنێەوە بتوانێت بە کارە جوان و باشەکانی بە دەنگە جیاوازەکانی زیاتر بچێتە نێو ماڵەکانەوە. میدیا هەرچەندها ئەوە نییە کە تۆ پەخشی خۆت دەست پێ بکەیت و بێژەرێکت هەبێت و بەرنامەت هەبێت و پرۆگرامت هەبێ بڕات و لە ڕووی تەکنیکەوە بەهێز بیت بەڵکو هەر میدیایە کە دەست بە پەخشی خۆی دەکات دەبێت زۆر بەرپرسیارەتی هەیە کە لە ئەستۆی بگرێت کە بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەندێک میدیا هەن کە کاتێک کە لە لای دایک و باوکەکانمان دانیشی و گوێ لەو میدیانە بگری شەرن دەتگرێ کە یەکێک نمونونەکان کاکدانا زۆر بە کورتی بۆ تێنەوە ئێستش دایک و باوکەکانمان یا زۆرێک لە خێزانەکانمان جلی ماڵۆیان لەسەر بانەکە کە هەڵی دەواستن پردەیەکی دەم بەسەر جلەکانیانە بۆی کە دییاجلی ژێرەوە بوانە بەڵام ئەمڕۆ میدیاوای لێ هاتووە لەسەر شاشەی کەناڵەوە کە بە هەزاران خەڵک دەبینێ تەنانەت باسی جلی ژێرە و زۆر بابەتی دیکەژەیە کە دووبارەکردنەوەشی لە لەسەر میدیای بەرپرسیار میوانمان هەیە بەتەکیت ئەویش بەڕێز دکتۆر یحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ و شارەزا لە میدیا بۆ بەتایبەتی ئەزمونێکی باشی لە میدیای ئیسلامیدا هەیە و کار و خزمەتێکی بەرچاوی هەیە دکتۆریان بەخێر بیت زۆر سپاس دەمەوێت لێەوە دەست پێ بکەین پێیان تا چەند توانیوێتی وەکو میدیایەکی بەرپرسیار مامەڵە بکات چکە زۆر جار با بڵێن سەبقی هەواڵ زۆر مهمە بەڵام هەمیشەیەکە لەو نەسیحەتانەی کە کراوین یا سیاسەتی پەیام بووە سەبق بۆیەمە مهم نیە هێندی ڕاستگۆیەکە مهمترە کاتە پێیان تا چەند توانیوێتی بەرپرسیارانە مامەڵە بکات. بەناوی خۆی گەورە سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی لە بەڕێستان و لە بەڕێوەبەری کەناڵ و لە ستاف و لە کارمەندان و لە بینەرانی کەناڵی پەیام بکەم بە تایبەتی ئەو سەربازنە ناسراوانەی کە لە پشت ئەم ئیشانە ئێوە هەن لە کامێرەمان و لە مۆنتێر و لە میکسەر و لە هەموو ئەوانەی کە پەیامیان گەیاندۆ بەم ڕۆژێک کە ئێمە یادی بکەینەوە. بەدڵنیاییەوە قسەکردن لەسەر مستەڵەحی بەرپرسیارەتی بابەتێکی زۆر هەستیار و زۆر گرنگە لەو لەحزەی کە میدیا دروستە بێ و تێکەڵە بێ بە خێزان تێکەڵە بێ بە کۆمەڵگە و تێکەڵە بێ بە هەست و شعورمان و کاریگەری دروستەکە لەسەر ڕفتار و هەڵسو کەوتمان لەگەڵیشە هەندێک لە پسپۆرانی بواری کۆمەڵناسی و دەروونناسی و بواری میدیا سەرسەرەوەکەن کە ئەبێ ئەم پەیامانی کە ئەگا بۆ خەڵک لەگەڵیشیا جۆرێک لە بەرپرسیارەتی ئەخلاقی هەبێت بەمعنا ئەو کەسێک کە لە دەستگای میدیایی ئیشەکە دەستی کراوە نیە چی حەست کردووە ئارەزووی چی کرد بڵاوی کاتەوە بەڵکو ئەبێ مە ڕەبتکا بە قیەمی مجتەماعەوە ڕەبتیکا بە پرینسیبەکانی کۆمەڵگەوە ڕەبتیکا بەو بەهانەی کە لە کۆمەڵگا هەیە لێرەوە ڕەمە بۆ پرسیارەکەی جەنابتان کە ئایا کەناڵی ئاسمانی پەیام چەندێک توانێتی ئەم بەرپرسیارەتیە تاقیق وجێبەجێ بکات دیارە بەڕاستیەوە پێویستی بە لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی هەیە هیوادارم ئەوانەی کە ماستەر خوێنن لە بواری میدیا ئەمە یەکێک لە عینوانەکان بێ بۆ نمونە باس لە بەرپرسیارەتی میدیایی بکە لە هەرێمی کوردستانە کەناڵی ئاسمانی پەیام بە نمونە بهێنێتەوە شتێکی باش دەڕێتە چونکە لە دەرەنجامی ئەوە ئێمە ئەگەینە ئەو نەتیجەی کە ئایا خەڵک و پسپۆڕان و ئەوانەی کە چاودێری بواری میدیا ئەکەن لە چەندێک ئەم میدیای بە پرسیار ئەزانن و بەراورد بە دەزەکانی تر دەستگەڕاگەیانەکانی دکتۆر ئەوەی جەنابەت بینەری تو ئەوەی جەنابەت بانگێشتەکری بۆ بەرنامەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەواڵ و بابەتەکانی ئەم کەناڵە ئەبینی تا چەند لە ڕووی کۆمەڵایەتی و ئاینی و نەتەوەی و ئەم میدیایەکی بەرپرسە بەڵێ خۆی بەرپرسیارەتی ڕەبتە بەو ئایدۆلۆجیا و بە فکری کە لە پشت کەناڵەکەەوە هەیە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لە سەرتاسەری جیهانە فەلسەفە و ئایدیایەکیان لە پشتەوە بەدڵنیاییەوە بوونی کۆمەڵی ئیسلامی لە پشت دەستگای پەیامەوە جۆرێک لە بەرپرسیارەتی بۆ خۆڵقێنێ بەمعنا ئەو قیەم و بەهایانی کە وەکو حیزبێکی ئایندار و باوەڕ بە ئیسلام وای لێ ئەکات کە نەتوانێت دەست بێ بۆ هەموو بابەتێک و بیر لەوە ئەکاتەوە کە ئایا ئەم شتە لەگەڵ قیەم و بەهاکانی کۆمەلگا ئەگونجێ ئایا چەندێک لەگەڵ پرینسیبە ساوابیتەکانی ئاینە ئەگونجێ ئایا ئەمەکە زەرەری نیە بۆ خێزان و بۆ کۆمەڵگە ئەمە وات لێ کاتۆ جۆرێک لە واعیزە بۆ دروستەکە جۆرێک لە لەمپەڕێکی ئیجابیت بۆ دروستەکە بۆی نەتوانی دەستبەری بۆ هەموو شتێک هەندێک میدیاشمانەیە باسی نیشتیمان پەروەری و کوردایەتی بکەی
ڕێت ناکەنەوە دوو قسەش بکەی نەگەوەی کە خۆیان بە خاوەنی تۆ نیشتیمانیش دەزانن بەڵام میدیاکەیان دەبینین چی بە کەلتوری کوردایەتیش دەکات چی بە کەلتورمان دەکات چۆن تێکی دەدات چۆن دەیشێوێنێ کە خۆمان خۆی بەداخەوە ینی ئەمڕۆ بە حکمی تۆڕە کۆمەڵایەتەکان و بە حکمی ئەو کرانەوەی کە لە میدیا دروست بووە و بە حکمیەوەی کە لە هەرێمی کوردستانە جۆرێک لە بێسەروبەری هەیە لە کاری میدیاییە دەستگا ڕاگەیاندنەکان بە ئارزوی خۆیان چیان بوێت و چۆن ئارەزوو بکەن پەیام ئاڕاستەکەن هەر بۆیە ئەرک و بەرپرسیارەتی دەستگا میدیایە بەرپرسیارەکان وەکو پەیام بوون قورستر ئەبێ لەوەی کە ئەمتۆن ئەم فەراغە پڕکاتەوە یعنی لە سەرەتای دروستبوونی کەناڵە میدیای ئیسلامیەکانەوە یا بەرپرسیارەکانەوە لە حکمیەوەی دەستگای ڕاگەیاندن زۆرنەوە بە حکمی تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا نەبوو ڕەنگە ئەمەکە زۆر قورس نەبوو بەڵام ئێستا لەبەرەوەی منافسەکان زۆر بەهێزن و واقعێکی تاڵیش کە نابێ خۆمانی لێ گەل بکەین ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ بینەری ئەو کەناڵێک کە جەنابەت باسیەکەی زیاتر ئەبن بە حکمی ئەو وروژاندن و یعنی خۆی میدیا کاتێک کە جەخت دەکاتەوە لەسەر وروژاندن و جەخت دەکاتەوە لەسەر هەندێک بابەتی دوور بە بەهاکانی کۆمەڵگەوە هەندێک بابەتی سێکسی هەندێک بابەتێک کە دوور لە قیم و بەهاکە ڕەنگە ئەمە جۆرێک لە جاذبێتی بۆ دروستکە و ڕەنگە بازاڕیشی لەوا بێت ینی هەندێک میدیای بازار بۆ خۆی دروستکە ئەم بازار دروستکردنە بۆ ئەوی ڕیکلامی زیاد بێ بۆ ئەوی یعنی لە هەندێک شوێنەوە ڕەنگە و ڕەنگە دووریش نییە ئامانجدارن لە ئەساسا یعنی خۆی ئامانجەکە ئێمە نازانین ڕەنگە بەدڵنیایەوە هیچ دەستگایەکی نەکە ئامانجێکی نەبێ ئامانجێکی سلبی هەبێ ینی ئامانجەکە خۆ ئامانج هەموو جارە ئیجابی نیە هەندێک جار هەندێک ئامانجێکی سلبی و هەندێک لەوانە دوور نییە یعنی ئێمە هیچ بەڵگەی بکەم بەدەستەوە نیە بەس ڕەنگە ئەجەندایەکیش لە پشتیانەوە بکە ئێوێ ئەم مجتەمع و کۆمەڵگەی ئێمە لە پاڵ بوونی ئایدۆلۆژیایی تراوە لە پاڵ هەندێک لە تێڕوانینی جیاوە ترا کە پێی وابێت لە کەناڵی ڕاگەیاندنەوە توانێت باش ئەم هەدەفەی خۆی تاقیق بکە هەر بۆیە بە حکمی ئەو کرانەوەی لە هەرێمی کوردستان و بە حکمی ئازادیەوەی کە هەم کەس بتوانێت بزعای خۆی ئارزکا ئێمە تەنها ئەومان لە بەردەستای ئێمە بتوانین خۆمان بەهێزتر نمایش بکەین یعنی دەو دەستگا ڕاگەیاندنەکە خۆیان بە پرسیار دەزانن من پێم وایە ئەبێ واز لەوە بێنن کە خەڵکی تر چی عەرزەکە ئەبێ باس لەوە بکەن من چی عەرزەکەم و من چی نمایشەکەم من چۆن وا بکەم لەم بینەرە لەم بیسەرە کە من کێشی کەم بۆ خۆم وە متابعی من کە من نمونەیەکتان بۆ بێنمەوە لە میدیایەکی کاریگەر و بەرپرسیار شخصێکە کە مناوی ئەحمەد شقێری هەمووتان ناوتان بیست و ئەحمەد شقێری شخصێکە بۆ خۆی مؤسسەیەکی ئەلامی بۆ خۆی دەستگایەکە قسە ناکات لەسەرەوەی دەستگای ڕاگەیاندنتر چی ئەکەن بەڵکە ئیش لەسەرەوە کە خۆی چی ئەکا خۆی چۆن بتوانێت ئەو مەزمونە میدیایە ئیسلامیە یاخود بەرپرسیاری کە هەیەی بە شێوازێکی جوان و سەرنجڕاکێش عەرزیکە ئەگەر متابعەتان کردبێ لە ئەم بەرنامەی لە MBC عەرزەکرێ زۆرترین ڕیکلامەکان بۆ ئەو بەرنامە دێت ڕاست چونکە کۆمپانیا ئابوورەکان ئەزانن زۆرترین بینەر متابعی ئەم بەرنامەیەکە ئێمەش دەتوانین بە هەندێک تەقەنیات بە هەندێک دوورکەوتنەوە لە جۆرێک لە مباشیریەت و ڕاستەوخۆیەتی لە زیاد لە حد مبالغەکردن لە وەعزێتی و لە ئامۆژگاریکردن میدیا ئەبێ ناڕاستەوخۆ پەیامەکانی خۆی بگەینی ئەم ڕاستەوخۆیی بوونە لە گەیاندنی پەیامە تۆ مباشیر بۆ کەسە بڵێ وابکە وامەکە بە ئاسانی نایکە ئەبێ ئەو شتێک کە تۆ پێی ئەڵێ بە شێوازی جوڵە بێ بە شێوازی ڤیدیۆ بێ بە شێوازی نمایش بێ بە شێوازێک بکە ئەو لە دواییە تەسی لەسەر دروست بکات نەک تۆ بتەوێت خەڵکی لای ئێمە بەداخەڵکەیان دەستگای میدیا ئێوە ئەو کاتێک کە قسەکە ئەو بینەرەی کە دانیشتۆ لە بەردەمیا یەکسەر ئەو تەسەڕف هەڵسوکەوتێ بگۆڕێ هەڵسوکەوت گۆڕین بەو شێوازە نابێت بتەوێت نەسیحەتێکی بەو شێوازەیە هەڵسوکەوتەکەی جەنابەت ناسانمانیت بە مامۆسای زانکۆ بێگومان جگەل لەوە جەنابەت لە میدیای حیزبی شاکارت کرد و بەرپرسیارەتی و ڕۆڵێکی هەبووە کەناڵی ئاسمانی پەیامیش کەناڵێکی حیزبیە پرسیارەکەی من لەوەیە تا چەند ئاریشە و گرفتەکانی بەردەم کەناڵێکی حیزبی زیاترە لە چاو ئەو کەناڵانەی کە کۆمپانیایەک یا تەنها بۆ بزنس و بۆ ڕێکلام ئیشەکەن من هەر خۆی وەکو خۆم وەکو یحیا تۆزە ملاحەزە و سەرنجمەیە لەسەر ئەو مستەڵەحی میدیای حیزبی باش من پێم وایە هەموو میدیاکان لەسەر تاسەری جیهانە میدیای ئەجێنداین يعني كلام مصطلح من جائز بيقلم بمعنى همو دزجاكي راجعين أجنداكي لا بشتوية بمعنى أو دزجا راجعين فلسفة جاك إيجولين جاء ميديا جاري حزبك لا بشتويتي جاري كومبانيا لا بشتويتي جاري شخصك جاري بیرو بۆچوونی کەسایەتیەکە یعنی بە شێوەیەکی گشتی دەستگا ڕاگەیاندنەکان ئەوەی کە ئیشی میدیاییەکە هەر لە شخصێکە و کە وڵاتێکی ڕۆژنامە نووسە لە پێیجێکە پۆستێک بڵاوکاتەوە تا کۆمپانیایەکی زەبەلاحی وەکو CNN وەکو BBC وەکو کەناڵە میدیایەکان لە هەرێمی کوردستان هەمویان لە پشتیانەوە ئایدۆلۆژیا و بیرو بۆچوونی حیزب یعنی چی حیزب یعنی ئایدۆلۆژیا و بیرو بۆچوون لەبەر ئەوە ئەم شتێک کە ئەوترێ ئەم میدیای حیزبیەوە ئەوە میدیایەکی تر حیزبی نییە پێم وایە هەر لە ئەساسەوە غەڵەتە چونکە هەمووی ئایدۆلۆژیا کە لە پشتەوە بکاتە ئەمە شتێک ئەیجوڵێن ئەم جوڵاندنەوە کات کە تۆ لە ناو دەستگا ڕاگەیاندنەکە چی ئەەکەی چۆن ماوەڵ لەگەڵ ئەم ئایدۆلۆژیا حیزبێتەکەی ئەگەر تۆ هاتی دەستگا ڕاگەیاندنەکەت بوو بە ڕنگدانەوەی
هەموو ئەو ئایدۆلۆژیە بیر و بۆچوونی کە حیزبەکەت هەیە و بەردەوام باسی سەرکردەکەی خۆت کرد بەردەوام باسی نەشاتاتی مەڵبەندەکەی خۆت کرد بەردەوام باسی ئەوت کرد کە ئەم حیزبەی من وای کرد و شان و پیاڵدان دوورکەوتیتەوە لە معانات و لە مەشاکلەکانی خەڵک دوورکەوتیتەوە لە واقعی بێموچەی و قەیران و قەیران داریەکان کە هەرێمی کوردستان هەیە و لەو لەحزەی کە تایە خەڵک لە ناو مەشاکل و گرفت و لە ناو نەخۆشی و پەتا و ئەنواع گرفتە تۆ هاتی باسی تەنها باسی سەرۆیەکانی بەستەوەی لە شەقام دوورکەویتەوە لە ناو بارەگا حیزبەکان ئەو کاتە میدیای حیزبی لای خەڵک بێزراوە بێ بەڵام ئەگەر میدیای حیزبێکیش بێ بەڵام ئەگەر توانی جوان مامەڵ لەگەڵ ئەما بکە و لەو مقابلانەی کە من ئێستا بینیم دەستەواژێک زۆر دووبارە ئەبوویەوە ڕەنگە جیاوازەکان لە پەیام ئەگەر ئیش لەسەر ئەمە بکرێت لە دەستگای کەناڵی پەیامەوە لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندنیدا تۆ چەندێک بتوانانی نەترسی لە ڕای جیاواز یعنی ئەمە کاتێک کە سەیری قورئانەکەین یعنی دنیایەک ڕای جیاوازی تایە یعنی شەیتان لەگەڵ خوای گەورە جیدالی هەیە مناقەشە ئەکا ئەتەجعل فیها من یفسد فیها ویسفك ئێمە هەندێک جار ئەترسین ئەم جۆرە ڕای جیاوازانە بێتە ناو کەناڵەکانمانەوە وا ئەزانین نەگەرێکێک هات لە کەناڵێکی ئیسلامی کەناڵێکی پەیامی هات شوێنێکی کە قسەیەکی کە دژ بە ئاین بوو کە دژ بە ئایدۆلۆژیای ئێمە بوو ئەوە ئیتر دنیا ژێراوژوت بۆ کێشەیەکی گەورەمان بۆ دروستەوە نەخێر ئێمە چەندێک مەساحەی ڕای جیاواز بین بە خەڵکانی تر و چەندێک وامان لێت ئەبینە نمونەیەک بۆ ئەوی خەڵک نەترسێ لەوەی گەر سبەینە تۆ دەسەڵاتت کەوتە دەست ڕێگەنەی بە ڕای جیاواز ئەبێت تۆ لەسەوە نمونەیەکی جوان پیشان بی لە پیشاندانی ڕای جیاواز تامان ڕای جیاواز لە چیەوە دەست پێکات ئەبێ بە کۆڵە وردە دەست پێ بکەین ناکرێت لە پڕێکە هەموو ڕای جیاوازەکان وا دەبێت بۆ نمونە لە ناو ئیسلامیەکانە مەجموعەی ڕای جیاوازیە تۆ ڕێگە بەوەی بێ ڕای جیاوازی ئیسلامیەکان لەبێتە ناو شاشەکەتەوە دوای ئەو وردە ڕێگە بەوەی کە هەندێک لەوانەیە کە عیلمانی قەچەکە باوانجڕاو بۆ چوونی خۆیان هەبێ ئێمە لە دەرەوە ئەوانە هاوڕێ برادرمان لە زانکۆکانە لە دایرەکانە لە شوێنەکانی کە قسەیان لەگەڵاکەین مناقەشیان لەگەڵاکەین کەچێکە ئەمەژە ناو دەستگا ڕاگەیەنەکەمان ڕەنگ باتەوە ڕەنگدانەوەی کە من بتوانم ئەو قسەی کە قسەی حەقە ئەوەی کە خۆم قەناعەتم پێێتی بتوانم عەرض کاتە باوە بکەمە پرسیار پێیان توانیوێت ئێمە بکە یعنی شتەکە بە مطلقی خۆی من ناتوان بەڕەهایی قسە بکەم چونکە بەڵام بەراورد بەڵام هەر ڤیتێکی پێش جەنابەت پەرلەمانتارەکان کە لە جیاوازەکان ئاماژە من خۆم هەر بۆ نمونە ئەحمەد وتی گروپی 15 کەناڵی پێیان پێی خۆیان بەڵێ دەرخە بە مامۆستا ئەحمەد ناکرێت بە دەلیل ینی من پێم وایە پێویستمان بەوە نیە ینی خۆی هەر جەنابەت قسەی جەنابەت گرنگە ینی ئیشی ڕاگەیاندن ئیشی یعنی ئەبێت لەسەر بنەمای ڕای جیاواز بنێدرا بێت دەستگای پەیام ئەوەندەی من متابعەم کردووە ڕێی بەمەیاوە و ترسێکی ینی کەمتر ترسی هەیە لەوەی کە خەڵک بێنێتە سەر شاشەکەی بەڵام بە دڵنیاییەوە بۆ نمونەی سەکە تۆ توانێکی ڕخنە بگرێت کەناڵی پەیام بڵێ بۆ ڕەگەزی ئافرەتی کەمە لە ناو کەناڵی پەیام بۆ نمونە ئەوە لێەوە تۆ کاتێک ئەمە بە ئیجابی ئەمە بە ئیجابی لە قەڵەمەی ئەوە لێ بێتە سلبی چونکە کەواتە من ناتوانم مەشهدەکە زۆر بە تەواوەتی تەقیمێکی ئیجابی بکەم بەڵام بە دڵنیاییەوە بە بەراورد بە ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە بە بەراورد بەو مؤثراتانەی کە لەسەر کەناڵی پەیامش هەیە توانێت زۆر بە کوردی دەرفەتمان نەماوە کاکدانا لەسەر ئیزنت چکە من دوای پرسیارە دەمێ بزانم پەیامی تۆ بۆ ساڵی نوێی کاری پەیام چییە؟ بە زۆر بە کوردی ڕاستیە یعنی ئیشی پەیام ئیشێکی قورسە و لە ناو واقعێکی زۆر سەختە ئێمە ئاژین ئەو قێرانەدارەیە کە لە هەرێمی کوردستانە دڵنیای و ڕەنگدانەوەی لەسەر کەناڵی پەیامەیە لەبەرەوە من هەریستا هەر قسەیە بکەم ڕەنگە قسەی وەکوڵە قسەی کەسێک بکە بە خۆی دانیشتۆ لە ماڵەوە بە ئیسراحەت حکاتە بەدەستێ وەڵام من پێم وایە ئەم تەخەسوسەتی کە هەبوو لە کەناڵی پەیامە ئەو هەواڵ و سیاسەتە هەندێک جا خەریکە لەدەست دەدرێ ئەوە ئاگاتان لەوە بێ ینی مادام لەدەستی نەدەین یعنی لەدەستینەیەن بۆ ئەوەی ئەگەر بتوانن کەناڵی تری تایبەتمەند دروستکەن بە بواریکە ئەوە گرنگە تۆ بتێ بگەڕێتەوە بۆ ئەوەی یەکەم جار کردو تا شتێکی باش ناکەی بەڕاستی تۆ یەکەم جار ئەمەت هەبوو دوای کردت بە کەناڵێکی هەواڵ و سیاست سجارێکە گەڕێتەوە بۆ ئەوەی بابەتی کەی تێکەڵکەی نۆ ئازانم ئەمە هەڵبەز و دابەزێکە لە ئیشی پێیان زۆر بەڕێز دکتۆر یەحیا عومەر ڕێشایی مامۆستای زانکۆ سوپاس بووی کە لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵمان بووی زۆر سوپاس سوپاس بۆ ئامادەبوونت دیارە کەناڵی ئاسمانی پەیام کە دیارە هی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە زۆر جار لەلایەن ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە هەم بە زۆری سپاس دەکەین و هەندێک جاریش دیارەکەوینە بە ڕەخنەیان بابزانین کە حەقی خۆشیان لە زۆر جار ڕەخنەمان لێ دەگرن ڕەنگە ئاوڕمان نەدابێتەوە بەڵام زۆر جارێمە ڕەنگە لە دید و تێڕوانینی کاری ڕۆژنامەنووسیەوە سێری بابەتەکانمان کردبێ بابزانین ڕای مەڵبەند و ئۆرگانە جیاوازەکان لەسەر کەناڵ لەو بارەوە ڤیدیۆکمانێ بەڵێ کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی 12 ساڵی ڕابردووی خۆیدا لە چاو ئەو دارایی کە لە بەردەسایەتی لە چاو ئەو
ڕێژەکەمەی کارمەند کە لە بەردەسایەتی بەڕاستی خزمەتێکی باشی کردووە بە کولتوری کوردی بە ئاینی پیرۆزی ئیسلام بە بابەتە کۆمەڵایەتیەکان بە بابەتە سیاسیەکان و پێم وایە کەناڵی ئاسمانی پەیام یەکێکە لەو کەناڵانەی نەک یەکێکە لەو کەناڵانی پێم وایە تاکە کەناڵە کە لە ڕابردوودا جیاوازی لە نێوان خەڵکەکاندا نەکردووە جیاوازی لە نێوان کادێری خۆی و کادێری غێری خۆیدا نەکردووە کەناڵی ئاسمانی پەیام ئەومان لەبیر نەچێت یەکەم کەناڵی ئیسلامی کوردیە کە دامەزراوە سپاس بۆ خۆی پەروەردگار وەلەو کاتەوە دامەزراوە تا ئێستا ئەتوانم بڵێم خەڵکێک کە لە حیزبەکەی حیزبی کۆمەڵی ئیسلامیشدانە بەڵام بەردەوام بۆ هەواڵەکان پەیامی کردوتە سەرچاوەیەکی خۆی و بەبەتە دینەکان مامۆستایانی ئاینی زۆر جار دەرکەوتون لە کەناڵی ئاسمانی پەیام بەبێ جیاوازی ڕنگ و بۆچوونەکانیان مینبەرێک بۆ کەسانێک کە مینبەریان نەبووە وەکو مامۆستایەکی ئاینی زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامە کە لە ڕابردوودا بەڕاستی خزمەتێکی باشی کردو مینبەرێکی ئێمە بووە من دووبارە پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام لە بەڕێوەبەر و سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم خی پەروەردگار موفقیان بکە بۆ کاری باشتر و چاکتر. لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیامدا پیرۆزبایی لە بەڕێوەبەر و تەواوی کارمەندان و دڵسۆزانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم لە ڕاستیدا کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام لە ساتە وەختێکدا دەتوانم بڵێم وەرچەرخانێکی مێژووی بوو لە ڕاگەیاندنی ئیسلامیدا و هەروەها بۆشایەکی زۆر گەورەی پڕکردەوانێ لە کاری ڕاگەیاندنی ئیسلامیدا بۆیە کەناڵی ئاسمانی پەیام توانوێتی دەور و ڕۆڵی کاریگەری هەبێت لەسەر ئاستی هۆشیارکردنەوەی کۆمەلگا و وێنایەکی جوانی کۆمەلگا پێشکەش بکات ئاستی پەروەردەیی و هەروەها هۆشیاری کۆمەڵایەتی و هەروەها سیاسی کەناڵی ئاسمانی پەیام ڕۆڵی هەبووە بۆیە دەتوانم بڵێم ئەوەی کە تاقە کەناڵێکەوە جێگەی ئومێد و بێت بۆ تەواوی چین و توێژەکانی هەرێمی کوردستان کەناڵی ئاسمانی پەیام بووە ئەتوانم بە کورتی بڵێم کەناڵی ئاسمانی پەیام قەنات و من لا قەناتە لەهوو کەناڵی هەر کەسێک بووە کە بەڕاستی ویستبێتی لەم کەناڵەوە ئەوەی کەوا هەیەی بیگەیەنێت و هەروەها ئامانجەکەی خۆی تحقیق بکات کە خزمەت بە تەکرای تەواوی کۆمەلگای کوردەواری دەکات پەیام لە بەرەی میلەت و هەروەها لە بەرەی گەلدا بووە دژی هەموو جۆرە ستەم و نادادگەریەک نادادیەک کە لە هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە بە تایبەتی لە حکومڕانی هەرێمی کوردستاندا وەستاوەتەوانێ بۆیە کەناڵی ئاسمانی پەیام سەرڕای ئەوەی کەوە لەمپەری دارایی و هەروەها تەکنیکی هەبووە هۆشیارێکی زیاد لە پێویستی ئەتوانم بڵێم دروست کردووە. بە بۆنەی ساڵوەگەڕی دامەزراندنی کەناڵی پەیام کە لە ساڵی 2010 دامەزراوە پیرۆزبایی لە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی دەکەم و دەستخۆشیش لە بەڕێوەبەر و کارمەندانی دەکەم کەناڵی پەیام لە کۆمەڵێک ڕۆوە بەڕاستی دەور و کاریگەری زۆری هەبووە لە هەرێمی کوردستان هەتا بڵێندەگات تا دنیای دەرەوەش کەناڵی پەیام لەگەڵ تەریخ و ئیمکانیەتی مقارنە و بەراورد بکەین بەڕاستی دەور و کاریگەریەکی زۆری هەبووە بۆ نمونە کەناڵی پەیام کە لە 2010 دامەزراوە 12 ساڵێکە یعنی تاریخێکی زۆر کۆنی نییە بەڵام دەورێکی گەورە سەدایەکی دلێر سەدایەکی زۆر هەوادارانی هەیە بینەرانی هەیە و لە هەمان کاتدا ئەگەر مقارنە بکەین لەگەڵ ئیمکانیەتەکە بە حکمیەوەی ئێمە لە سەرکردایەتی کۆمەڵین کە دەزانین ئەو بڕابوودجەی کە بۆ ئۆرگانەکان تەخسیس دەکرێم یعنی بڕێک بۆ کەناڵی پەیام تەخسیس دەکرێ بەڕاستی ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ کەناڵە زەبەلاحەکان یعنی بڕەپارەکە هیچ نییە شتێکی زۆر زۆر کەمە لە ڕووی ئیمکانیەتی مرۆیی و ئەندامیش تەماشە دەکەین ئەلحەمدولله ئەو چەند کادیر و ئەندام و کارمەند و پەیامنێرەی کە هەیەی ئەگەر بە ژمارە و بە عەدەد کەمن بەڵام بەڕاستی بە دەور یعنی زۆرن ڕۆڵ و کاریگەریان زۆرە ئەو ئیمکانیەتە کەمەی کە کەناڵی پەیام هەیەی یعنی جوهدەکەی هەوڵەکەی بەرهەمەکەی زۆر لەوە گەورەتر و زیاترە. کەناڵێک کە هەڵقوڵاوی جەماوەر و هەڵگری خەم و ژان و ناسۆری ئەو گەلە بێ
کەناڵێک کە بڵندگۆی ینی گشت توێژێ بێ گشت سەملێکراوێک بێ کەناڵێک کە چەتری بێنەوایان و دەستگرۆیی هەژاران و هاوکاری لێ قەوماوان بێت بەڕاستی جێگای هەموو تەقدیر و ڕێزیەکەن و کارمەندانێک کە لە کات و ساتی خۆیان بگرن بۆ گەڕانەوەی مافی مافخوراوێک بۆ گەڕانەوەی خەندەیەک بۆ سەر لێوی هەژار و نەدار و هەتیویەک و ئەوانە بەڕاستی ئەم کارمەندان و کەناڵە جێگای تەقدیر و ڕێزن جێگای ئەوەن کە لە هەموو کات و ساتێکە پەنجەی ئاماژەی ڕێزیان بۆ بکرێ ئاماژیان پێ بکرێت کە دڵسۆزی و خەوخۆری ئەوان ئەم کەناڵی گایەتۆتە ئاستێک کە ئێستا لە ناو جەماوەرە مەقبولیەتێکی هەیە جەماوەر بە کەناڵی خۆی بزانێت جەماوەر خۆی بە خاوەنی ئەم کەناڵە بزانێ بەڕاستی جێگای تەقدیر و ڕێزیەکەن بۆیە ئومێد دەکەم کە ینی نوێبوونەوەی زیاتر بەردەوامی زیاتر دەستخۆشی لە ستاف و بەرپرس و هەموو کارمەندانی یەکەم کە جێگای تەقدیر و ڕێزن بەڕاستی بەڵە بەڕێزان کەم ماوەی ڕووماڵی من و جەلال بەرەو کۆتایی ئەڕوات دوای ئەوە هاوکارم سالار و کارزان لەگەڵتان بەردەوام من بەڵام ئێمە لەم بەشەی خۆمانە میوانێکی تری ئازیزمان ماوە ئێستا بانگێشتی ئەم ڕووماڵە تایبەتەیەکەین ئەویش بەڕێز محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی با بێت ئێرە کاک محەممەد فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشە زۆر سپاس بەخێر بەخێر بابزانین 12 ساڵ کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ پەیامە هاتە سەرەوە پەیام چی بە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەخشیوە؟ بسم الله الرحمن الرحیم سەرەتا پیرۆزباییتان لێ یەکەم ساڵێکی نوێ و سەرکەوتنێکی نوێ انشاءالله انشاءالله پەیام و خۆتان شەراوە بە پێوە بن انشاءالله پەیام ئاوێنەی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و زمانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە زۆری بەخشیوە بە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ناڕەحەتەکان لە سەرکەوتنەکان لە قۆناغە سەختەکان پەیام هاوکار بووە بۆ گەیاندنی پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە دەرەوەی خۆی بە جەماوەر بە دەسەڵات. باش سەوتت هیوادارم پەیام و ئێوە هەروە بە پێوە بمێنن دوای خی پەروەردگار ئەوەی کە بڕیارەیە پەیام بە پێوە بمێنیان نا ئێوەن لە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بڕیارە لە داهاتووی ئەم کەناڵە لە زیهنتاناکە و بەرەو کۆنگرێژە چین ئەم کەناڵە بەڕاست پێتان زەڕورە هەر بمێنێ و بە پێوە بێ یان بە تەمای شتی ترن زۆرێک لایەن ئەستەم بوو کۆمەڵی ئیسلامی بتوانێت کەناڵ بەڕێوە ببە و 12 ساڵ بەڕێوەی برد طبعاً وەکو جەناب فەرموود بە پشتیوانی خوای پەروەردگار پاشان بە هەوڵ و هیمەتی بەڕێوەبەر و ستاف و کارمەند و پەیامنێر و ئێوەی بەڕێز و بەڵام لە پشتێەوە وەکو خۆت فەرمووت ئەنجومەنی سیاسی و ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانە و دام و دەستگاکانی تری کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە پشتیوانی کەناڵی پەیامن چەند ساڵێکە لەبەر باری دارایی خراپی کۆمەڵی ئیسلامی کوردستان پەیام هاتۆتە لێواری ڕاگرتن یان دابەزاندن لە ئاستی کەناڵێکی ئاسمانی بۆ کەناڵێکی دیجیتال بەڵام ئەوە هەم فەزلی خوای پەروەردگار بووە هەم بڕیار و عەزیمەتی ئەمیر و قیادەی کۆمەڵ و ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی بانگەواز دواتر بەڕاستی حەقی خۆیەتی ئاماژەی پێ بدرێ کە کۆڵنەدانی برای بەڕێزمان فاروق عەلی وەکو پایەیەکی سەرەکی ڕاگرتنی وەیشتنەوەی پەیامە کە بتوانێت 12 ساڵ خزمەت بکە و پێ بخاتە ساڵی 13. کاک محەممەد دەمێ بزانم پەیام چ فشارێکی لەسەرەوە دروست کردووە لەو ڕۆوە کە بۆن منە لە حەڤەی شوبات بینیمان
گەماڕۆی پەیام درا کۆمەڵی ئیسلامی فشارە بۆ سەر کۆمەڵی ئیسلامی ئەم شەو لە هەواڵەکانی هەشت راپۆرتێک دەڕوا دەسەڵات بەدڵی نییە فشارە بۆ سەر ئەنجومەنی سیاسی ئەلەم ڕۆوە پەیام تا چەنە فشاری سیاسی کواتە کاردانەوەکانی کاری پەیام فشاری سیاسی لەسەرەوە دروستەکە لەلایەن دوو حزبی دەسەڵاتەوە پەیام زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئەوە کاکە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێیوتووە پەیام گەیەنەری سیاسەتی ئەنجومەنی سیاسی و ئەمیر و ئەنجومەنی بانگەوازی کۆمەڵی ئیسلامی کوردستانە لە ڕووی سیاسی و لە ڕووی شەرعیەوە کە ئەو دوو ئەنجومەنە تەمسیلی ئەو دووکارە ئەکەن بۆیە پێش وەخت ئێمە وەکو قیادەی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەزانین ئەو ڕێڕەوەی پەیام لەسەرێتی کە دەبێت ڕازگۆیانە ڕووداوەکان بگوازێتەوە و ئێمە چەند ساڵە ئەرکی پەیاممان سەرەکیمان داڕشتووە کە کرۆکی کاری پەیام داکۆکی بێ لە مافی خەڵکی کوردستان بۆیە زانیمانە ئەوەی کە ئەو فشارانە لەسەر فشارەکان جۆرە لە جۆرەکان هەندێک جارۆکو خۆت ئاماژت پێکرد لە هەفتەی شوبات فشار هەبوو لەسەر کۆمەڵی ئیسلامی بۆ نمونە ڕۆژنامە نووسێکی پەیام بەشی هەواڵی پەیام نرێک ناوی سەرکردەیە کەسێکی لایەنێکی سیاسیێنێ ئێوە ئەکەونە بەرەوەی تەلەفۆنتان بۆ دێگلەیتان لێکرێ ینی تا چەند ئەمانە دروست بوو ئەمە یەک دوو تا چەند ئێوە پەیام و بەرپرسەکەی و ستافەکەیتان دەستکراوە کردووە کە سەحەفیانە ئیش بکەن هەر کەسێ تەماشای من پێم خۆشەوەی کە سەحەفیانە کاری کردو پەیام ئەو کەسانە بدوێنن کە لەوەی کەسێکی حزبی بەڵام ئێمە پەیاممان دەستکراوە کردووە لە سنووری هەندێ خاڵبەندیە کە تەمسیلی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکات چونکە دوجار پەیام کەناڵێکی حزبیە کە کەناڵی کۆمەڵ بەڵام پێم وایە پەیام لە ڕیزبەندی کەناڵە حزبەکانە یەکەمە کە توانیوێتی سەحەفیانە وەکو جەناب تەڵی کار بکە هەندێک جار بڵێ فشار هەبوون تەلەفۆن هەبوون بەڵام نە فشار نە تەلەفۆن کاریگەری لەسەر سیاسەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان نییە بەڵام حەقیقەتەیە دەبێ بیڵێن ئێمە دائیمەن تەوجیهمان وا بووە ڕێنماییمان وا بووە کە ناوی کەسەکان بە ڕێزۆ بهێنرێت و دەبێت پابەندی یاسا و ڕێنمایە ئەعلامیەکان بن لە هەرێمی کوردستان و پابەندی پایەیەکی تر و بنەمایەکی تر بن کە ئێمە خەڵکێکی ئیسلامی دەبێت پابەندی ئەخلاقیاتی ئیسلامی بین لە داڕشتنی هەواڵە لە گەیاندڵی هەواڵە لە هەموو کارێکمانە زۆر باشە دەمێ بزانم چۆن ئێوە ڕۆژنامە نووسەکان و ڕاگەاندکارەکانتان ڕدەگرن چونکە ئەمڕۆ دیارە تموحخستنە بەر کاری ڕۆژنامە نووسیا ڕۆژنامەوان زۆرە لە هەرێمی کوردستانە دەبینین ئەمڕۆیەکێک دەستگای ئەلامی زۆر لە پەیامە سبێنێ لە شوێنێکی تر ئەم شەو لە شاشەی فڵان کەس نامێنێ سبێ شەو لە شاشەیەکی تر دەرمێنێ ئێوە چۆن ڕاگەاندن و ڕۆژنامە نووسەکانتان ڕاگرن ئەزای وەکشی لە هاتووەکو ئەو فەریقەکانی ئەوروپا ئەوەی دوو گۆڵیوانە ئەم یاریزانە ئەو بۆندی خاتە بەردەم ئەم ئیشی لێ ینی مەبەستی لەوێت چۆن ئێوە ڕایانەگرن من دووسێ شتی کورتەڵێم یەکەم هەر لێرەوە دەبێ ئێمە سوپاسیوانە بکەین کە خۆڕاگرانە بە موچەیەکی کەم خۆیان ڕاگرتو و ماونەتەوە لە ڕیزی خزمەتکردن لە کەناڵی پەیام لەگەڵ دام و دەستگاکانی تری ئەعلامی کۆمەڵ حتا ئەوانەی کە ماوەی خزمەتیان کردووە دوای بە هەر هۆکارێک بووە جیان هێشتوین بەڵام دەبێت دوو چین دائیمەن فەزلی پەیامی لەیاد بێ لەبەر چاوی بێت چینێکی ئەعلامی کە لێرە پێ ئەگەن دوای ئەوەی پێ ئەگەن خەڵداوایانەکە ئەو دەبێت بەڕاستی تا بکرێەوەی بگونجێ چونکە ئەمڕۆ ڕۆژگارێکە باری گوزەرانی خەڵک باری معیشەتی خەڵک دەبێت حسابی بۆ بکرێ من ناتوانم بڵێم دەبێت کابرا هەر بمێنێ ئەگەر وەزی خراپ بێ بەڵام ئەکرێ ئێمە ئیسلامی پابند بین بەوەی کەوا هەندێ وەک بڵێ ینی ڕەچاویەوە بکەین شوێنە خزمەتی پێکردوین دەری خستوین پێی گەیاندوین لەگەڵی بمێنینەوە ئێمە هەم ئەوانەی کە لە پەیامیش دەکەن هەمویان پاشخانێکی ئیسلامیان هەیە کە ئەزان ئەمە خزمەتێکە و دوجار لێرە خزمەتێکە بۆ ملەتی خۆیانێکن و لە پێناو خۆی پەروەردگارایکەن ئەمە دەسمایەکە بۆ مانەوەی ئەو خەڵکە و پاشان ئێمەش ئەوەندەی توانیمانە لە میزانەی کۆمەڵی ئیسلامی لە هاوکاری کۆمەڵی ئیسلامی کوردستان پەیام وەگوڵەی دەستگای یەکەم بێ کە هەر نەبێ بۆ هەر شوێنێکی تر هیچمان نەبێ دەبێ بۆ پەیام ئەوەندە دابینکەین کە مانگانە هاوکار و پشتیوانێکی کادر و ڕۆژنامەنووسان کە خزمەتی تێداکەن ئەو چینەی تر
کە دەبێت بە فەزلی پەیام و کەناڵی پەیام ئەو کەسە پاشخانە ئیسلامیانن زیاتر کە لە کەناڵەکە ئێمەوە دەرکەوتن و ناسران لە کوردستانە ئەوانش بەڕاستی دەبێت سوپاسگوزاری یەکەم خۆی پەروەردگار بن کە ئێمەی تەسخیر کردووە کە بتوانین یەکەم کەناڵی ئیسلامی دا بمەزرێنین ئەو خەڵکە ئیسلامیانن لێرەوە دەرکەون لێرەوە دوجار چوونە کەناڵەکانی تر شاشەی کەناڵەکانی تر چۆن من بەسم کارمەند و کادری علامی نییە کەسێکی ڕۆشنبیر داعیەک بانخوازێک پەرلەمانتارێک کەسێکی سیاسی کە پاشخانێکی ئیسلامی هەیە لێرەوە دەرکەوت بۆ جەماوەر و لێرەوە گەورە بوو دەبێ ئەویش هەندێکیان بەوەفان بەڵام پێم وایە هەیشە بێوەفایە لێرە دەرکەوت و ناسرا دوایی توانج و پلارمان لێدا بەڵێ ئەگەر بپرسم وتت زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی بێگومان وایە بەس ئەگەر بپرسم کەناڵی ئاسمانی پەیام یان تۆڕی میدیایی کۆمەڵ بەگشتی چی بە کۆمەڵ بەخشیوە؟ پێم وایە کۆمەڵ بێ پەیام وەکو لاڵ وایە وانە ینی پەیامە جاران خۆتان ئاگدارن ڕۆژنامە سنجانن لە ڕۆژنامەیە کە حزبێک دەری دەکرد دەنووسی زمان حاڵ ڕاشکە خوێندنەوە زیاتر بوو کات لە بینین بەڵام ئێستا زیاتر ینی کەناڵ ئاسمانەکانە بوونەتە زمان حاڵی حزبەکان ڕێکخراوەکان تیجا سیاسیەکان چۆ هیچ کەناڵە لە کوردستانە بێلایەن نییە کەسێکی لە پشتە و هەم کەناڵی ئاسمانەکان هەم دیجیتاڵەکان و هەم پەیجەکان و ئەکاونتەکان ئەوانە هەموو لە کوردستان خەڵکێکیان لە پشتە بەڵام پەیام زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و ئێمە بێ پەیام پێم وابوو ینی کاروبارمان یان ئامانجەکانمان پەیامەکانمان پەیام ئامرازێکە بۆ گەیاندنی پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی وەکو بە جەماوەر بۆیە لەو ڕۆوە پەیام هاوکار بووە کە کۆمەڵی ئیسلامی وەکو حزبێکی جەماوەری حزبێکی داکۆکی کرد لە مافەکانی خەڵک دەربکەوێت زۆر باشە مۆسا شەمحەمەد بەڕەحمەت بێ ڕۆژێک لە ژوورەکەی خۆیان پرسیارێکم لەسەرەوە لێکرد پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ وڵاتانی ئەقلیمی و دەوروبەر و ئەمانە بۆچی ناسنە قۆناغێکی جیاوازەوە ئەم پرسیاریش بەم شێوازە وەڵامی دامەوەتی ئێمە هەرچی بکەین زۆر جار ڕەنگە بە راپۆرتێکی پەیام ببێتەوە بەخوری وتم چۆن وتی خەڵک زۆر هەیە بۆیان بباتەوە زۆر جاریش دەوترێ پەیام سنوورەکانی هەرێمی کوردستان ڕەنگە تەنها بۆ نمونە زۆنێکی شتێپەڕ نەکات ئەگەر بەکاردانەوەکان سیرکەین ئایا پەیام ئەچێتە دەرەوەی هەرێمی کوردستانیش مەسجەکانمان مەسجە سیاسیەکانمان داکۆکیکردنمان زۆر جار لە هەندێک پرس و بابەتی تایبەتدا بەڵێ هەندێک جار هەواڵەکان یان راپۆرتە هەواڵەکان یان ئەوانەی لەسەر پەیام قسە دەکەن زۆر جار بۆتە تەبەن بەرێنی و نەرێنی بۆتە جێی سەرنجی خەڵکێک یان وڵاتی دەرەوەی هەرێمی کوردستان زۆر باشە پرسیارێکی تۆمان نەمەوە گەر خۆت هیچ پەیامێکی تایبەتت هەیە بۆ ئەوەی کە دەچینە ناو سیانزەمین ساڵیادەوە ئومێد دەکەم بەردەوام بن و سەرکەوتوو بن و داوایشەکەم خۆی پەروەردگار ئەم دەنگە ئەم ڕەنگە بهێڵێتەوە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و خەڵکی بەشخورا و مەزلومی خەڵکی کوردستان بەتابەت لەم دۆخەیە کە خەڵکی کوردستانی تێدایە پێم وایە ئێوە دەبێت بەردەوام بن و لە ساڵی نوێدا بە ئەجیندای تازە بە بەرنامەی نوێ بە شێوازی کاری نوێ بە ستایلی نوێ بتوان خزمەتی زیاتر بکەن و دڵنیاش بن ئەوەندەی بتوانین ئێمە وەکو کەس وەکو دامەزراوەی حزبی لە پشتانە بین بۆ بەردەوامی ئەم ئۆرگانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کەناڵی پەیام واقعی کەناڵەکانی ترمان انشاءالله ئێمەش نەمێنین هەر لێرە یادی 25 و 30 ساڵەی ئەم کەناڵاکەنەوە وەسلام عەلەیکوم بەڕێز محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی سوپاس بۆ ئامادەبوونت بەڵێ جەلال ئێمە یەک ڤیتیکە ئێستا لەم کاتی خۆمانە داواکەین دوای ئەوە ڕووماڵەکە تەسلیمی هاوکارانمان سالار و کارزانەکەین بەڕێزان کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام ئەوانە ناکە لە سەر شاشن سەربازەونەکان کە لە پشتی کامێرە و میکسەر و جیهازە ئەلکترۆنیەکانەوەن لە ساڵیادی پەیامە قسە و با بڵین هەست و سۆزی خۆیان بۆ ساڵیادی کەناڵی پەیام دەڕۆێت ئەو ڤیتیە ئەبینین دوای ئەوە ڕووماڵەکە بەردەوامە بێ بەڵام هاوکارم سالار و کارزان بەردەوامیتان پێبەخشە لای ئێمەوە خواتان لەگەڵ ماڵتانەوە.
15مین ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامدا پیرۆزبایی گەرم لە خۆم و بەڕێوەبەری گشتی کەناڵ و هەموو هاوکار و هاوپیشەکانم دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام. پیرۆزبایی گەرمم هەیە بۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، بۆ ئەو بەڕێزانی کە دەستی باڵان هەبووە لە مانەوەی شاشەی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە لێرە لە ژووری کۆنتترۆلی کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتانداین. پەیامێکی گەورەی پێەیە، پەیامێکی فراوانی پێەیە بۆ ئیمکاناتە کەمی مادی مرۆیی کە لە بەردەستمانە هیوادانی خزمەتێکی باشمان کرد بێت. خۆشحاڵین کە لە سەنگەری بەرگری مافی ڕەوای خەڵکی کوردستانان کەناڵی فەقیر و هەژارانە و خزمەتێکی فراوانی بەبێ جیاوازی بەدین و ژینی خەڵکی کوردستان کردووە. زۆر ئاسوودەم لە کارکردن هەر ڕۆژێک بە نەفەسێکی تازە و دڵسۆستر لە ڕۆژەکانی تر کارەکانمان تێدەپەڕێنین. هیوادارم لەخوا ئەخوازم تەمەنا ئەەکەم کە توانی بێتمان لە ئاست متمانە و دڵنیایی بینەرەکەمان دابین. بە بۆنەی کردنەوەی 12مین ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامەوە پیرۆزبایی لە بەڕێوەبەر و سەرجەم کارمەندان و هاوڕێیانی خۆشەویستم دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام. هەروەها پیرۆزبایی لە بینەرانی ئەم کەناڵە دەکەم و ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم ئەو هاوڕێ و هاوکارانەم هەیە کە ڕۆژانێک لەم کەناڵەدا پێکەوە کارمان کردو و ئێستا لە شوێنیکە کار دەکەن. کەناڵی ئاسمانی پەیام بۆ من هاوڕێکی زۆر خۆشەویستە کە هەمیشە بەبوونی شانازی دەکەم کە لەم کەناڵەدا ساڵانێکی تەمەنم بەڕێ کردو و چەنەها یادگاریم تێدا تۆمار کردووە و تاکە ئومێد و ئاواتی من ئەوەیە کە ئەم کەناڵە وەک جارام بکەوێتەوە بە کەناڵێکی گشتی و تەنها تایبەت نەبێ بە هەواڵ و سیاست و داواکارم لە خوای گەورە کە هەرگیز خۆر ئاوابوونی ئەم کەناڵە نەبینم. دووبارە و سێبارە پیرۆزباییتان لێ دەکەم. بە بۆنەی ساڵیاتی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیامەوە جوانترین چەپکە گوڵی پیرۆزبایی ئاڕاستەی سەرجەم بینەرانی بەڕێز و خۆشەویستمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و لەو شوێنەوەی کە بینەری کەناڵی ئاسمانی پەیامن دەکەم. لەخوای گەورە داواکارم ئەم ساڵیادە بکاتە مای خێر و خۆشی بۆ سەرجەم گەلانی کوردستان و ئەوانەی کە لە هەر جێگایەکی ئەم دنیای بینەری کەناڵە جوانەکەی ئاسمانی پەیامن. ڕۆژانەی شوکارەکانی ئێمە لەگەڵ برایان و هاوپیشەیانی ئەزیزم لە کەناڵی ئاسمانی پەیام و لە نێوژووری کۆنتترۆل لەگەڵ کامێرەمانە ئەزیزەکان لەگەڵ برایانی بێژەر لەگەڵ پامنێرەکان بەرنامەکان ڕۆژانە کاروبارەکانمان بەم شێوازانەی کە پێشتر پیشانی ئێوە دراوە بەڕێیەکەین. دیارە هەر بەرنمەیەک کە پەخش دەکرێت چەند کەسێک لە پشتی کامێرەوە وەک دەرهێنەر، وەک وێنەگەر، وەک مۆنتێر، وەک ئامادەکاری بەرنامە، وەک بەشی بەرنمەکان یا بەشی هەواڵ یا ئەو کەسێکی خودی بەرنمەکەی داڕشتووە ڕۆڵی تیابینێ. بەڵام ئەوەی کە پەخش دەکرێت ئەو کەسانن کە لەسەر شاشەکان ڕۆڵە بینن. سوپاس بخۆی گەورە ئێمە توانیمانە زیاتر لە 10 ساڵ بۆ نزیک 12 ساڵ لەم کەناڵە بە بەردەوامی کار بکەین. دووبارە پیرۆز بێت یەخوا هەمیشە چرای ڕووناکی کەناڵی ئاسمانی پەیام پرشنگدار و گەشاوەتر بێ.